ئیسلام و ئافرەت. ئەوڕۆ لە ڕۆژهەڵات ژاوەژاوێک هەیە کە ناوی مافی ئافرەتیان لێناوە، بەتوندی داوای یەکسانی تەواو لەگەڵ پیاو دەکەن لە ناوەڕاستی ئەم جەنجاڵی و ژاوەژاوەدا کە وەک تاوایە و لەرزی لێهاتووە و گڕی لێ دەبێتەوە. هەندێ لە تادارەکان لە نێر و لەمێ بە ناوی ئیسلامەوە ڕاودەکەن، هەندێ بۆ لە چاڵنان دەڵێن کە ئیسلام یەکسانی تەواوی داناوە لە نێوانی هەردوو ڕەگەزدا لە هەموو شتێکدا، و هەندێکیش بە نەفامی یان بێئاگایی دەڵێن کە ئیسلام دوژمنی سەرسەختی ژنە و سوکایەتی کردووە بە کەڕامەتی و لە نرخی دابەزاندووە و هەستی ناسچی ڕوشاندووە و لە کەسایەتی خۆی دایبەزاندووە و لە پلەی جاندارێکی بەستە زماندا دایناوە. کاڵایەکی هەستیاری پیاوە و ئامێری زاوزێیە و شتی تر نییە. لەگەڵ ئەوەشدا لەم کارەی شوێنکەوتوویەکی پیاوە و دەسەڵاتی ڕەهای هەیە، لەسەری لە هەموو کارەکانیدا و لە هەموو شتدا پیاو باڵا دەستا. ئەوانە و ئەمانەش تێنەگەیشتون و ناحاڵین لە ئیسلام، یان هەر نەبێ زانیاریان هەیە و حەق پەردەپۆش دەکەن و بەرجی ناحەقی بەسەردا دەدەن، تەنها بۆ ئاژاوەجێڕی و چاواشەکاری و بڵاوکردنەوەی گەندەڵی لە ناو کۆمەڵدا، بۆ ئاسانکردنی ڕەشەڕا و بۆ ئەوانەی ڕاوی ناوزەلکاویان حەز لێیە. ئێمە پێش ئەوەی ڕاستی باری ئافرەت لە ئیسلامدا بڵاو بکەینەوە، باش وایە کەمێ بچینە ناو مەسەلەی ئافرەتەوە لە ئەوروپا، چونکە سەرچاوەی ئاژاوە جێڕیە کە ڕۆژهەڵاتی توش کردووە لە ڕێگەی لاسایی و شوێن کەوتنەوە. ئافرەت لە ئەوروپا و لە هەموو جیهاندا پشتگوێ خرابوو، هیچ حسابی بۆ نەکرابوو، بە هیچ دانەنرابوو، تا ئەو ڕادەیەی کە زاناکان و فەیلسوف و پیتۆڵەکانیش لە ناو خۆیان گفتوگۆ جەدەلیان لەسەر هەبوو. ئەرێ ئاخۆ ئافرەت جاندارە و زیندەوەرە یان لاشەیەکی بێجیانە؟ باشە ئەگەر جاندارە، ئایا جانی وەک جانی بەشەرە یان وەک جانی حەیوان و ئاژەڵە؟ ئەگەر جانی وەک مرۆڤە، ئایا باری کۆمەڵایەتی و مرۆڤایەتی لە چاو پیاودا وەک جانی کۆیلەیە یان کەمێ لە کۆیلە و کەنیزەک بەرزترە؟ ئەوجا لەو کاتە زۆر ماوە کورتەشدا کە ئافرەت بۆ ڕابواردن و لەزەت بەکاردەهات، پلە و پایەی کۆمەڵایەتی بەرچاوی هەبوو. جا لە یۆنان یان لە ئیمپراتۆری ڕۆمان ئەگەر هەبوایە، ئەوە لە بەرڕەگەزی مەی ئافرەت بوو، تەنهاش بۆ هەندێ ئافرەتی ناودار بوو، تەنها لەبەر کەسایەتی خۆیان و ژنانی پایتەخت و شارستانی و بۆ جوانی و ڕازاندنەوەی کۆڕ و کۆبوونەوە و ئاهەنگ بوو، بەشێک بوون لە ئەسبابی خۆشگوزەرانی کە دەوڵەمەندەکان و نەرمژیانەکان حەزیان لێبوو لەسەر شانۆ خۆیان نمایش بکەن، بەڵام هەرگیز بۆ ڕێز و حورمەت نەبوو وەک بوونەوەرێکی بەشەر کە خۆی شایستە بێ و کەڕامەتی هەبێ و چاو لە جوانی و شۆخی و هەوا و هەوەسبازی نەبێ کە پیاوان لە بەردەمیان خۆشەویستیان دەردەبڕی. ئەم بارە نەشایستە لە چاخەکانی کۆیلەبوون و دەرەبەجیدا لە ئەوروپا بوونی هەبوو. ئافرەت لە بەرجێلی و نەفامی خۆی خەمزە و نازی هەبوو، تەنها بۆ ڕابواردن و ئارەزوبازی پاشان پشتگوێ دەخرایەوە، وەک مەڕ و ماڵات خواردن و خواردنەوە و بارداری و مناڵبوون، و کاری ماڵداری و ناوماڵ بەشە و بەڕۆژ مامەڵەی لەگەڵ دەکرا و لەوەش زیاتر نەبوو، هەتا ئەو کاتەی شۆڕشی پیشەسازی هاتە کایەوە و گەمەوە. ئەو کات کارەسات و کوێرەوەری ڕژا بەسەر ئافرەتدا لە مێژووی پڕ لە کارەساتی درێژتر و بەسەوتر و ناخۆشتر بوو. خۆی لە ڕاستیدا سروشتی ئەوروپیەکان لە هەموو چاخەکاندا زۆر ڕەزیل و ڕژد و لاسار بووە، هەرگیز ئارەزووی بەخشندەی و خۆبەرزڕاگرتن و دەست و دەمگوشادی نەبووە، هەتا ئاستی خۆبەخشی پیاوانە و مەردانە کە ئەرچی ماندووبوون بۆ خەڵک و کەسانێک کە هەڵی بگرن و ماڵ و سامان و سود بە خزم و کەس و کاری خۆیان بگەێنن، چ جای دوور و خەڵکی دیکە. بەڵام بارە ئابووریەکەی سەردەمی کۆیلەبوون و دەرەبەجی و ئەو دۆخە یەکترگرتنە کە لە کاتی ژینگەی کشت و کاڵیدا ئەوەی پێویست کرد لەسەر پیا و کە ژن بژێنێ و بەخێوی بکات و کارێکی ئاسایی بوو. بارودۆخەکە ئەوەی دەخواست لەگەڵ ئافرەت خۆشی کاری دەکرد لە ماڵەوە لە پیشە سادەکانی ناوماڵ کە ژینگەی کشت و کاڵی خوازیاری بوو، بەو پێیە نرخی بەخێوکردنی خۆ بەو کارە دابوویە پیاو. بەڵام شۆڕشی پیشەسازی بارودۆخەکەی سەرە و لێژێر کردەوە، لە شار و لادێ وەک یەک خێزانی بە تەواوی ڕوخاند و وای لێکرد و ڕەمانی. لە بریتی پەیوەندی خێزانی پەیوەندی کاری هێنا و ژن و منداڵی خستە ژێرباری کار لە کارگەکاندا، ئەوە جگا لەوەی کرێکاری پیاوی ڕاکێشایە بەربار لە ژینگەی لادێ کە لەسەر بناغەی هەرەوەزی و دەستەبەری پیا و ژن دروست کرابوو هێنایە ناوشار کە کەس ناناسێ و کەسیش بەخێو ناکات،
و هەر کەس کاری خۆی و باری خۆی و هەر کەس سەرقاڵی بژێوی و ژیار و ڕابواردنی خۆی و زۆر ئاسان بۆ ڕابواردنی جنسی و بەڕێگەی ناشەرعی و حەرام و هەوڵی هاوسەرگیری و ژنهێنان و بەخێوکردنی خێزان دابەزی بۆ پلەی زۆر نزم یان هەر نەبێت چەند ساڵ دواکەوتن لە ژنهێنان و ماڵپێکەوەنان ڕوونکردنەوە. ئالێرەدا کە خاوەن بیرۆکەی مادی و ئارەزومەندانی شیکردنەوەی ئابووری بۆ مێژوو دەڵێن باری ئابووری بە تەنها باری کۆمەڵایەتی دروست دەکات و پەیوەندی بەشەر بەیەکەوە گرێدەدا. هیچ کەس ناڵێ باری ئابووری کاریگەری نییە لە ژیانی ئینساندا، بەڵام ئەوەی ئێمە لاریمان هەیە لەسەری و زۆر بەتوندی ڕەدی دەکەینەوە بە کاریگەری یەکەم و کۆتایی بژمێرین و سەپاندنی بە زۆر لەسەر بیر و سلوک و هەست و نەست کاریگەری لەسەر ژیانی ئەوروپا هەبوو، چونکە خاوەن عەقیدەیەکی مەزن نەبوون کە هەستیان بەرز ڕابگرێ و گیان و دەرونیان پاکش بکاتەوە و پەیوەندەکی ئابووری پاک و پخت لەسەر هەستی مرۆڤ دۆستی بێت. خۆ ئەگەر هەبایە وەک لە وڵاتی ئیسلام بوونی هەیە دەیتوانی ئەگەر ویستبای هەر نەبێت تونند و تیژی و قورسی و پێویستی ئابووری خاو بکاتەوە و بە شەڕ ڕزگار بکات لە بەند و کۆتی دەگەڕێینەوە سەر بابەتەکەمان. لە ڕاستیدا ئێمە لێرەدا زۆرمان مەبەست نییە مێژووی ئەوروپا نمایش بکەین، بەڵام دەمانەوێت کاریگەریەکان کە ژیانی ئافرەتی گۆڕی باز بکەین. ئەوەمان گوت کە شۆڕشی پیشەسازی ئافرەت و مناڵیشی هێنایە بەرکار و پەیوەندیەکانی خێزانی پچڕاند و ڕووخاند و بە تەواوی قەوارەکەی لەناوبرد. بەڵام تەنها ئافرەت باجا قورسەکەیدا بە ماندووبوون و کەڕامەتی خۆی و کەسایەتی و پێویستەکانی دەرونی و مادی، چونکە پیاو دەستبەرداری بەخێوکردنی بوو لەلایەکەوە و لەسەریشی دانا کە ئیش بکات و خۆی بژێنێ بادایک گیان هاوسەریش بێ و لە کارگە گەورەکانیش بە تەواوی دەستیاندایە چەوسانەوەی زۆر بەناشرنی لەلایەکی دیکەوە بۆ چەند ساتێکی زیادە کاری پێدەکردن و کرێ و مزی کەمتری پێدەدان کە لەگەڵ پیاوان کاری دەکرد لە جۆری کاری پیاو لەو کارگەیش کە بەیەکەوە کاریان دەکرد. ئێمە ناپرسین ئەوە بۆچی ڕوویدا، چونکە ئەوە ئەوروپایە کە زۆر ڕەزیل و بەرچاوبرسی و ڕژدە و چاوچنۆکە و باوەڕی نییە بشکۆ و بەرزی مرۆڤ وەک مرۆڤ و ئامادەش نییە خۆبەخشانە کاری چاکە بکات بە ئەندازەی ئەوەی کە شەڕ دەکات و بێکەسە. ئەوە باری ژیانی ئافرەتە لە خولەکانی مێژوودا لە کۆن و نوێ و پاشە ڕۆژدا هەتا شەو و ڕۆژ خوددا دەیان خاتە سەرڕێ. ئەگەر ئافرەت و منداڵ کز و لاوازیش بن چ ڕێگەیەک هەیە کە بەرگری بکات لە چەوسانەوەیان و تند و تویژی بەرامبەریان هەتا ئەو پەڕی سنوور. ئەوەی کە بەرگری دەکات یەک شتە، ئەویش ویژدانە کە ئەوروپا کەی خاوەنی بووە. لەگەڵ ئەو حاڵەشدا هەندێ دڵ و دەرونی زیندوو کە ناتوانێ باری ستەم قوبوڵ بکات ڕاست بوویەوە و کەوتە بەرگری لە هەژاران و داماوان و ستەم لێکراوانی منداڵ بەڵێ تەنها منداڵ. لەو بارەوە پیاوچاکان لەباری کۆمەڵایەتی کەوتنە دەربڕینی بێزاری لەبەر کاربردنی منداڵ لە تەمەنی بچووکی تا و کارپێکردنیان لە کاری قوڕز کە ناگونجێ لەگەڵ ناسچی و کەمتوانایی و کەمکرێیی لە ئاستی توانا و ماندووبوونیان و تا ڕادەیەک ئەو هەڵمەتە سەرکەوتوو بوو کەم کەم دەست هەڵگیرا لە بەکارهێنانی منداڵ و بەرزکردنەوەی کرێ و کەمکردنەوەی کاتژمێری ئیشکردنیان. ئەوە بۆ منداڵ بوو، بەڵام ئافرەت کەس نەهات بەهانایانەوە و یارمەتی دەری نەبوو، چونکە یارمەتی ئافرەت پێویستی بە هەستی بەرزی بەشەری مرۆڤ دۆستی هەیە کە ئەوروپا بەرگەی ناگرێ و لە توانایدا نییە بەو کارە ڕابێ. لەبەر ئەوە ئافرەت مایەوە لە ژێرباری ئازار و کار و بێکەسی و ناچاریش بوو خۆی بەخێو بکات بە موچەی کەم و کاری زۆر وەک پیاو لەبەر هەموو ماندوو بوون. ئەوجا جەنگی جیهانی گەورەی یەکەم بەرپا بوو. 10 ملیۆن گەنج لە ئەوروپا و ئەمریکا کوژران و ئافرەت ڕوبەڕووی سەختی ژیان بوویەوە بە هەموو ئازار و ئێشەوە و ملیۆنەها ئافرەت بێکەسمانەوە. جا لەبەر ئەوە کوڕ و پیا و کەسوکاریان کوژرا بوو یان تێکچوو بوو، کەم ئەندام بووبوون یان تووشی نەخۆشی دەرونی بووبوون بەهۆی ترس و لەرز و گازی ژەهراوی و هەناسە بڕیەوە یان لە بەندی 4 ساڵە تازە بە تازە ڕزگاریان بوو دەیانویست کەمێ پشوو بدەن و کەمێ دەمارەکانیان خاوبێتەوە و نایانەوێت جارێ ژن بێنن و بەرپرسیارەتی خێزان هەڵبگرن چونکە سامانی دەوێ و دەماری ساردی دەوێ. لەلایەکی دیکەوە هێزی کاری زۆر هەبوو لە پیاوان کە بەشی بەکارهێنانی کارگە و خاوەنەکانی دەکرد کە جەنگ وێرانی کردبوون. لەبەر ئەوە دەبوو ئافرەت ئیش بکات، ڕەنج بدات، ئەگەرنا لە برسا دەمرد خۆی و پیرە پیا و پیرەژنی پەککەوتە و منداڵی تەمەنی بچووک و ساوە.
ئەوجا دەبوو دەست هەڵبگرێ لە هەندێک خوڕەوشتی بەرزی کۆمەڵ چونکە ڕەوشتی بەرز و کۆت و زنجیری دەست و پێ بوو کە خۆراک و نانی لێزەوت دەکرد چونکە خاوەن کارگە و فەرمانبەرەکانیش تەنها بە شوێن هێزی کاروێڵ نەبوو بوون بەڵکو لە شوێن هەلێ دەگەڕان کە باڵندەکان لە برسا بۆ چنینەوەی دانەوێڵە لە خۆیانەوە بکەونە زەوی چی ڕێگرە لەو نێچیرە کە بە پێی خۆی هاتووە تۆ بڵێ ویژدان و زەمیر بوو بێ مادام بەهۆی ناچاری ئافرەت خۆی هاویشتووە بۆ کارکردن کەوایە کار تەنها بۆ ئەوانە هەیە کە خۆی و کارکردن لە بەردەستی خاوەنکاردانێ ئەوجا مەسەلەی برسیەتی تەنها هۆنە بووە بۆ ئەو کارە بەڵکو جنس پێویستی بەشەرە و سروشتی و ئاساییە هەر دەبێت تێر بکرێ و خاڵی بکرێ لە توانای کچە گەنجەکانیشدا نەبوو کە پێویستی ئارەزوی سروشتی خۆیان تێر بکەن ئەگەر هەر هەموو پیاوەکانیش زیندوو بان و ژنیان هێنابا بەهۆی کەمبوونەوەی ژمارەی پیاو بوو بەهۆی جەنگەوە خۆبیر و عەقیدەی ئەوروپاش لەگەڵ ئاینەکەی بڕوای بە چارەسەری ئیسلام نەبوو بۆ ئەم جۆرە کێشە و ئارێشانە کە بەسەر کۆمەڵگەدا دێ کە چارەسەری چەند ژنیا لەبەر ئەوە ئافرەت چاری ناچار پێی خۆش بێ و پێی ناخۆش بێ بۆ پەیداکردنی پێویستی ژیان و خۆراک و جنس و بۆ دامرکردنەوە و ڕازیکردنی ئارەزووی بەشەری خۆی و بۆ پەیداکردنی بەرگ و کاڵای پۆشین و ناوماڵی جوان و شایستە و ئامێرەکانی خۆجوانکردن و حەزە فرا زۆر و زەوەندەکانی ژن دەبێت چاوی لە دەستی نەوسنێ بێڕەحمانەی پیاو بێ ئەوە ڕێگەی ناچاری ئافرەت بوو خۆی نمایش بکات بۆ هەرکەس نرخی زیاد بدات و لە کارگە و بازاڕ و دوکانەکان کەوتا کارکردن و پێداویستی خۆی پەیدا دەکرد لەم ڕێگە و لەو ڕێگەوە ڕۆژ بە ڕۆژ کێشەکەی ئاڵۆزتر دەبوو لەلایەک کارگە زەبەلاحەکان مەرامی خۆیان بە ژنان جێبەجێ دەکرد کە دوای کاریان دەکرد و ستەمکارانە لەگەڵیان دەجوولانەوە کە نە عەقڵ و نە زەمیر و نە ئاین ڕازی نەبوو لە پیاو کرێی کەمتر کە لە یەک شوێن و جۆر و کات وەک یەک کاریان دەکرد لەگەڵ پیاودا دەبوو شۆڕشێ دروست ببێ شۆڕشی تەخت و تاجی زۆر و ستەم و چەوسانەوە بخاتە لەرزەوە و تۆڵەی هەموونەوەکانی پێشترێش وەربگرێ کە ساڵانێ ئەو وڵاتە بە ئافرەت کراوە چونکە بۆ ئافرەت چی ماوەتەوە خۆی هەڕاز کردووە لە بازاڕی کاردا شکۆ و بەرزی خۆی لەدەستداوە و سروشتی مێینەی خۆی لە کەدار کردووە و بێبەش کراوە لە حەزی مرۆڤایەتی و کەسایەتی سروشتی ماڵ و خێزان و منداڵ و نەوە نەوزادی حەڵالی و خۆی کە بەرخوردار بێ لە خۆشەویستی و میهری باوک و دایکی ئاشکرا و دیاری ناسرا و بە ئاسوودەیی و بەختیاری لەژێر کەپری خانەوادە و لەژێر چەتری خانەوادەی بەختەوەر و کامەران کەوایە حەق نییە بەرامبەر بەم بارە قورسا هەر نەبێ هاوشان و هاوتا بێ لەگەڵ پیاو لە کرێی ڕۆژانە و ماندووبوون و مافی خۆی وەربگرێ کە سەرەتای مافە و حاشا هەڵنەگرا ئەوجا پیاویش بە ئاسانی دەست هەڵناگرێت لە دەسەڵات و حەز و ئارەزووی خۆی یان با بڵێین دەست هەڵنەگرتن لە خۆپەرستی و خۆویستن و خەڵکنەویستی و هەر دەبێ کێشەکە بەرەو ئاڵۆزی و سەختی بڕوە هەموو چەکێکی تێدا بەکار بێ کە لە سوودی ئافرەتان بێ و ئافرەتان خۆپیشاندان و مانگرتن و کۆڕ و کۆبوونەوە و وتارخوێندنەوە و لاپەڕی ڕۆژنامەکانی کردە دروشمی ڕۆژانەی خۆی و داوای کرد کە دەبێ بەشداری بەهێزی هەبێ لە یاسا دانان بۆ لە ڕیشە کێشانی ستەم لە ڕێگەوە و داوای مافی خۆپاڵاوتن و هەڵبژاردننی کرد و بە ڕێژەی خۆیان بەشداری بکەن لە پەرلەمان و فێربوون و خوێندن وەک پیا و بێ و یەکسانی لە ژیاندا وەک پیاو و جێگەی سروشتی لە دەستگا و شوێنە گشتی و تایبەتیەکانیشدا چونکە وەک یەک خوێندن واتای وەک یەک بڕوانامە و یەک جۆر زانکۆ و بەرنمەیە کەوایە دەبێ یەکسان بن بەڵێ ئەوە چیرۆکی خەباتی ئافرەتە بۆ گەیشتن بە مافی خۆی لە ئەوروپا چیرۆکێکی زنجیرە درێژە بۆ هەر هەنگاوێکی دەبوو بڕوا بۆ هەنگاوی پاشخۆی جاپیا و ڕازی بێ یان ناڕازی ئافرەت خۆی پێخۆش بێ یان پێگران بێ چونکە تا ئەو کاتەش ڕێشمەی لە دەستی خۆیدانیا لەو کۆمەڵگە زەلکاوی و ڕزیوە شێواوەدا کە هەوساری نەماوە بە هەر لایەکی ڕابچێشی دەڕوە ڕوونکردنەوە ئالێرەدا بانگەشەکەرانی ڕێبازەکانی ئابووری دەڵێن هۆکاری ئابووری هەموو شتێکە کە ژیان بگۆڕێ و هەر ئەویش بوو کێشەی ئافرەتی گەیاندا ئەم بارودۆخە و جارێکی دیکە دەیەوێ بۆ لایەکی دیکەی بەرێ ئێمەش بە حاڵی خۆمان نامانەوێ باری ئابووری لە بەرچاو نەگرین و لە شەعنی کەم بکەینەوە لە ژیانی بەشەردا بەڵام ئەوە دەڵێن کە مەرج نەبوو هەروە بڕوا و بەم شێوەیە بوایە ئەگەر لەسەر یاسا و ڕێسا و عەقیدە بوایە وەک ئیسلام کە بە ئەرچی ژنانەوە لە سێر پیا و دەستەبەری ژیانی ئافرەت بێ لە هەموو حاڵێکدا و مافی تەواو بداتە ژن
کاتێک کرێکارە کە مافی خۆی وەدەستبێنێ و هاوتا و هاوشانی پیاو بێ لە مزدوو کرێدا و لە کاتی لێقەومان و کارەسات و حاڵەتی نائاساییدا مافی چەندجنی هەبێ ئەو کاتە ڕاستەوخۆ ڕاشکاوانە کێشەی جنس چارەسەر دەبێ پاش هەر جەنگ و شەڕێکی گشتگیر و ئافرەت ناچار نابێ خۆی بەڵاو بێبەند و بار بکات بۆ ئەوە لە تاریکی و لە ناو تاریکی و لە پەناوە پێویستی خۆی دەست بکەوێ دەگەڕێینەوە سەر بابەتەکەمان لەگەڵ ئەوانەدا هەموو سرت سوور دەمێنێ کاتێک کە زانیت لە ئینگلتەرا دایکی دیموکراتی هەتا ئەو ڕۆژ کرێی ئافرەت کەمترە لە کرێی پیاو لە دەستگاکانی دەوڵەت لەگەڵ ئەوە نوێنەری هەیە لە ئەنجومەنی گشتیدا دووبارە دەگەڕێینەوە بۆ باری ئافرەت لە ئیسلامدا بۆ ئەوەی بزانین ئایا بارودۆخە مێژوویەکەی و جوگرافی و ئابووری و عەقیدەی و یاسادانان کاری کردووەتە سەر مەسەلەی ئافرەت و خەباتی ئافرەت وەک چۆن ئافرەتی ئەوروپی ئەو کێشە و مەسەلەی هەبوو یان تەنها ئارەزووی لاساییکردنەوە و شوێنکەوتنی ڕوت و کارەکەی و کۆیلایەتی ژێربەژێر بۆ ڕۆژئاوا کەوایان کردووە لە ئێمەمانان کە بە چاوی ئەوان سەیری هەموو شت بکەین و بە چاوی ئەوان تەماشا بکەین و زۆر ورد نەبینەوە لە ڕاستیەکان کە فەزای پڕ کردووە لە جەنجاڵی و ژاوەژاوی ساختەکاری لە ناو کۆنگرەکانی ژناندا لە بۆ چوونە سەرەتاییەکانی ئیسلام کە زۆر پێویست ناکات بە باسکردن و شیکردنەوە و دووبارەکردنەوەیان ئەوەیە کە ئافرەت لە عورفی ئیسلامدا و بە پێناسەی ئیسلامیانە بوونەوەرێکی بەشەریە وەک گیانی هەر ئینسانێک وایە و لە هەمان فەرعی ئەو لەش و گیانەیە کە پیاوی لێ دروست کراوە ئەڵڵا تەعالا دەفەرموێ بسم الله الرحمن الرحيم يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا واتا ئەی خەڵچینە لە خودای خۆتان بترسن و پەروەردگاری خۆتان بپەرستن کە ئێوەی دروست کردووە لە یەک کەس و لەو کەسەش هاوسەری دروست کردووە و لەو دوو بوونەوەرەش پیا و ئافرەتی زۆر دروست کردووە کەوایە یەک سەرچاوە و یەک ئەسڵ و یەک سەرەتا و یەک چارەنووس و یەکسانی تەواو هەیە لە بوون و دروستبوونی قەوارەی بەشەریان و هەمان مافگەلێک کە سەرچاوە دەگرێت لەو قەوارە بۆ هەردوولایان هەیە ڕێز و حورمەتی خوێن و شەڕەف و ناموس و ماڵی هەردوولایان پارێزراوە و کەڕامەتی هەردوولایان دوورە لە سوکاتی پێکردن و نزم تەمەشاکردن کە نابێت تانە و تەشەر و پاشەم لە باسکردن بە خراپ و سیخوڕێکردن بە سەریانەوە و شکاندنی حورمەتی شوێن و ماڵ و جێگەی حەوانەوەیان لە بەرامبەردا ئەنجام بدرێ هەر هەمویان مافیان هاوبەشە بێجیاوازی لە نێوان نێرومێ ئەرک و مافی شەرعی گشتگیرە بۆ هەردوولایان ئەڵڵا تەعالا دەفەرموێ يا أيها الذين آمنوا لا يسخر قوم من قوم عسى أن يكونوا خيرا منهم ولا نساء من نساء عسى أن يكن خيرا منهم ولا تلمزوا أنفسكم ولا تنابزوا بالألقاب بئس الاسم الفسوق بعد الإيمان ومن لم يتب فأولئك هم الظالمون سورة الحجرات آياتي 11 واتا ئەیگەلی خاوەن باوەڕان با هەندێکتان گاڵتە بە هەندێکتان نەکەن لەوانەیە ئەوانەی گاڵتەیان پێدەکەن لە گاڵتەکەرەکان باشتر بن ژنیش هەروە لەوانەیە ئەوانەی دەبنا گاڵتەجار لەوەی گاڵتەیان پێدەکەن پەسەندتر بن لە سیلەی چاوداگرتن و تەشەر لێکگرتن و ناوناتۆرە لێک هەڵدان دەست هەڵگرن چونکە لە پاش بڕواهێنان لە ڕێلادان بەدنێوە و ناپەسندە کێش پەژیوان نەبێتەوە لە ڕێزەی ناحەقانە الله تعالى دفرمي ولا تجسسوا ولا يغتب بعضكم بعضا سورة الحجرات آياتي 12 واتا لكارو باري يكتر مكولنوا لپاشم لش خراپي يكتر مبيجن
يا أيها الذين آمنوا لا تدخلوا بيوتا غير بيوتكم حتى تستأنسوا وتسلموا على أهلها ذلكم خير لكم لعلكم تذكرون. سورة نور آياتي 27 واتا ئەیگەلی خاوەن باوەڕان جیالەوەی ماڵی خۆتان بێ سەر بە هیچ ماڵێکدا مەکەن هەتا ئیزن نەخوازن و سڵاو لە خەڵکەکەی نەکەن. پێغەمبەریش صلی الله عليه وسلم دەفەرموێ هەموو شتی باوەڕدار لەسەر باوەڕدار حەرامە، خوێنی، ناموسی ماڵی. شەیخان ڕیواەتی کردووە. پاداش و سزای ڕۆژی قیامەت بۆ هەردوو لای نێرومێ وەک یەکە. فاستجاب لهم ربهم أني لا أضيع عمل عامل منكم من ذكر أو أنثى بعضكم من بعض فالذين هاجروا وأخرجوا من ديارهم وأوذوا في سبيلي وقاتلوا وقتلوا لأكفرن عنهم سيئاتهم ولأدخلنهم جنات تجري من تحتها الأنهار ثوابا من عند الله والله عنده حسن الثواب. سورة آل عمران آياتي 195 واتا پەروەردگاریان ئاوا بەدەنجانەوە هات کە من کردەی هیچ کەس لە نێرومێ بەبێ پاداش ناهێڵمەوە، گشتیان لای من چون یەکن. جێبەجێکردنی پێداویستی بەشەر لەسەر زەوی بۆ هەردوو ڕەگەزە چون یەکەکە، شایستەی مڵکداری و دەخل و خەرج لە ماڵ و مڵک بە هەموو جۆرەکانی مامەڵە و کڕین و فرۆشتن، ڕەهن و ئیجازە و وەقفە هەتا دوای هەموو ئەو شتانە. للرجال نصيب مما ترك الوالدان والأقربون وللنساء نصيب مما ترك الوالدان والأقربون مما قل منه أو كثر. سورة النساء آياتي 7 واتا بۆ پیاوان بەشی خۆیان هەیە لەو میراتەی دایک و باوک بەجێی هێڵاوە و خزمی نزیک کە میرات بەیەک ڕەوا بن و ژنانیش بەشی خۆیان هەیە لە میراتی باوک و دایک و خزمی نزیک. یان للرجال نصيب مما اكتسبوا وللنساء نصيب مما اكتسبن. سورة النساء آياتي 32 واتا پیاوان بەشیان هەیە لە کار و کاسبی، ژنانیش بەشی خۆیان هەیە لە کەسایەتی خۆیان. ئالێرەدا دەبێ بەرامبەر دووشت هەڵوێستە بکەین لەبارەی مافی خاوەنداری و دەستکاری لە مڵک و ماڵ و پەیداکردنی سوود و قازانج، چونکە یاسا و ڕێسای ئەوروپایی زۆر شارستانی قەدەغەی کردووە لە ئافرەت. هەموو ئەو مافانە هەتا ماوەیەک لەمەوبەر تەنها ڕێگا لە بەردەمی ئافرەت لە ڕێگەی پیاوەوە بووە. جا ئەو پیاوە شووی دەبێ یان باوک یان وەلی ئەمری. بۆ مانایە ئەوروپی 12 سەدا پاش ئیسلام ئەوە نادات بە ئافرەت کە ئیسلام پێی بەخشیوە. ئەوجا کە پێشی داوا زۆر بە ئاسان نەبووە و نەیتوانیوە پارێزگاری ڕەوشت و شەڕەف و کەڕامەتی خۆی بکات، بەڵکو دەبوو هەموو شت دەست لێ هەڵبگرێ بە خوێن و فرمێسک و ئارەقەی ناوچاو، هەندێشتی دەست بکەوێ کە ئیسلام پێیداوە، وەک نەریتی خۆی بە شێوەی خۆڕسک و خۆبەخشانە، نەوەک بە زۆر و لەژێر پاڵەپەستە و لە ژێرباری ئابووری و لە پاش ململانەی نێوان بەشەر، تەنها بۆ ئەنجامدانی مافوو دادی ئەزەلی و جێبەجێکردنی واقعی، نەوەک لە عالەمی خەو خەیاڵدا. شتی دووەم، بە تایبەتی کۆمونیستی بەگشتی ڕۆژئاوا بەلایەنەوە وایە بوون بۆ بەشەر تەنها بوونێکی ئابووریە و بە ئاشکرا دەڵێن ئافرەت خۆی لە خۆیدا قەوارەی نییە، چونکە خاوەنی مڵک نییە و دارایی خۆی نییە کە خاوەنی سامان و دارایی بێ، مافی سەرفی نییە. ئەو کات بوو بە ئادەمی کە دارایی هەبوو، سەربەخۆ بوو لە ڕووی ئابووریەوە بەمانە. ئەو کاتە وەک پیا و خاوەنی شت بوو، چونکە ئەو کاتە دەتوانێت لەسەر سامانی خۆی بژی و سەرفیاتی تێدا بکات. ئێمە لای خۆمانەوە بە چاوپۆشی لەوەی کە ڕەدی دەکەینەوە بوونی قەوارەی بەشەری
بۆ پێناسە و سنوورە تەسکە و داڕمانە بە جۆری بەشەری بەو شێوەیە کە تەنها نمایش پێکراوی کاڵایەکی ئابووری و بێوبەس، بەڵام هاوڕاین لەگەڵیاندا با لە ڕووی بنەما سەرەکیەکەوە بێ کە سربەخۆی ئابووری کاریگەری خۆی بۆ دروست بێ و هەست و سۆز و هەست بەبوونی خۆکردن و سربەخۆی و بێمنەتی بێ. ئەوە شانازیەکی ئیسلامە کە قەوارەی ئابووری بەخشیوە بە ئافرەت و بە سربەخۆیی داناوە و مافی مڵکداری و دەستکاری مڵک و ماڵ و سامانی پێداوە و مافی وەدەستهێنانی سوود و قازانجی پێداوە بە شەخصی خۆی بەبێ بریکار و بەبێ واستەکاری. ئیسلام تەنها بەوەش دەستبەرداری ئافرەت نەبووە لەبارەی خاوەنداریەوە، بەڵکو مافی لەوە گرنگتری پێداوە کە پێیویستە بە ژیانیەوە کەشوکردن و هاوسەرگیریە و نابێ بەبێ ئیزن و مۆڵەتی خۆی بدرێ بەشوو و گرێبەستی هاوسەرگیری دروست نابێ بەبێ ڕەزامەندی خۆی. پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرموێ نابێ بێوەژن بدرێ بەشوو مارە ببڕێ هەتا پرسی پێ نەکرێ و فەرمانی خۆی لەسەر نەبێ و کچ نادرێ بەشوو هەتا ئیزنی خۆی نەبێ و بێدەنجی نیشانەی ڕازیبوونە. بوخاری و موسلیم ڕیواەتی ئەم فەرمودەیان کردووە. گرێبەستی هاوسەرگیری پوچەڵ دەکرێتەوە ئەو کات کە بە ئاشکرا بڵێ ڕازی نییە لەسەر ئەو گرێبەستە. کاتێک کە ئافرەت لە غەیری ئیسلام کە پێویستی هەبوو بە گرتنەبەری ڕێگەی لار و پێچاوپێچ بۆ ئەوەی خۆی دەرباز بکات لەو مارە بڕینە نابەدەڵە کە نەیدەخواست چونکە خاوەنی شەرع و عورف و یاسانە بوو کە ئەوەی پێیڕەوا ببینێ کە نایەوێ، بەڵام ئیسلام ئەو مافەی بەڕوونی و ئاشکرا پێداوە. هەر کات ویستی بەکاری دێنێ لەوانەیە بە یەکەم تێبینیدا بزانرێ کە ئەو مافە خەو و خەیاڵ و وەهمە لە بارودۆخی ئابووری و کۆمەڵایەتی ئەوڕۆدا و لە چوارچێوەی ئەو نەریت و تەقالیدا کە ئەمڕۆ تێیدا دەژین. بەڵام با ئەوە بزانین کە ئیسلام بەرپرس نییە لەو کارانەی پێچەوانەی بنەما و ڕێنمایەکانی ئەنجام دەدرێ و حکومەکانی سڕکراوە و پشتگوێ خراوە، بەڵام دەبێ ئەوە بزانین کە ئافرەت ئەو مافەی هەبووە و بەکاریشی هێناوە لە سەرەتای ئیسلام. پاش ئەوەی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەو بڕیارەی دابوو، ئێمە ئەوڕۆ داوا لێکرا و بەرپرسین لە جێبەجێکردنی و هەرچی بربەست هەیە لەسەر ڕێی لابەرین. جا ئەوەش بارێکی ئابووری داسەپا و یان نەریتی کۆمەڵایەتی یان تەقلیدی یان نائیسلامی بێ، نەک هەر ئەوەندەش، بەڵکو ئەو مافەش هەیە خۆی خوازبێنی بۆ خۆی بکات کە ئەوەش کۆتاییترین کارێکە کە ئەوروپا لە سەدەی 20م پێیزانیوە و بەسەرکەوتنی زۆر بەرز و بە نرخی هەژمار کردووە بەسەر نەریت و ڕەوشتی ڕزیودا. بەڕاستی ڕێزگرتنی ئیسلام لەبوونی قەوارە و کەسایەتی ئافرەت لەو سەردەم و چەرخانەی کە تاریکی و نەفامی باڵی ڕەشی هێناوە بەسەریدا کە بارێکی ڕچەشکێن و داهێنان بوو کە فێربوون و فێرکردن و خوێندن و خوێندەواری کردە پێویستی هەموو کەس و هەموو تاکێک نەوەک چینێک یان گروپێک لە خەڵک بڕیاریدا کە ملیۆنەها کەس مافی فێربوونی هەبێ و بەڵکو بە فەرز و ئەرک و ڕوکنی ئیمانی حیساب کرد و هاوتای کرد لەگەڵ باوەڕ بە خودا بەپێی ڕێبازی ئیسلام. کەوایە دەبێ لێرەدا شانازی بۆ ئیسلام بێ کە یەکەم نیزامە لە مێژوودا کە ڕوانینی بۆ ئافرەت بەو شێوەیەیە کە بوونەوەرێکی بەشەریە و هەرگیز بەشەریەتی تەواو نابێ هەتا نەخوێنێ وەک پیاو، یەکسان و بەرامبەر و فێربوونی فەرز کرد لەسەر ئافرەت وەک لەسەر پیاوی فەرز کرد و داوای لێکرد کە عەقڵی بەرز ڕابگرێ وەک لەش و گیان بەرز ڕای بگرێ و لە ئاژەڵ ئاسا ڕزگاری ببێ، کەچی لەولاوە لە ئەوروپا باوەڕیان بەو مافە نەبوو هەتا ئەو دوایە و بەدەمیەوە نەچوون هەتا بە سەپاندن بەسەریاندا سەپێنرا. هەتا ئەو سنوورە ڕێزی ئیسلام لە ئافرەت هەبوو، کەس ناتوانێ هەرچەندە بەتوانابێ خۆی هەڵبچێشێ و بڵێ بیر و باوەڕی ئیسلام لەو کارانەدا دانانی ئافرەتە بە بوونەوەرێکی پلەدووی بەشەر یان شوێنکەوتووی لایەکی تریان کاریگەری لە ژیاندا لاوازە و زۆر گرنگ نییە، چونکە ئەگەر وابایە ئەوەندە گرنگی بە خوێندنی ئافرەت نەدەدا و خوێندنیش ئاماژەی تایبەت و گرنگی هەیە هەر بە تەنها خۆینەوەک مەسەلەکانی دیکە، ئەوە بڕیار دەدا کە ئافرەت جێگەی ڕێزە لای خوددا و خەڵک. بەڵام پاش ئەوەش پاش بڕیاری یەکسانی تەواو لە مرۆڤایەتی یەکسانی لە هەموو ماف و قەوارەیەک کە پەیوەستە بەبوونی وەک بەشەر کە وەک پیاوە لە هەموو شتێکدا لە هەندێ ئەرک و مافدا جیاوازی داناوە لە نێوان ژن و پیاو. ئالێرەدا ژاوەژاوەی گەورە کە بڕێ لە ژنانی ناو کۆنگرە و کۆنفرانسەکان ئەیجوون و کاوێژی دەکەنەوە و بانگەشەی پاکسازی و چاکسازی دەکەن، لەگەڵ ئەو ژنانەش مشتێن و سەر و بڕێ چاکساز و هەندێک گەنج و لاو پشتی ئافرەت دەگرن. خوددا بۆ خۆی دەزانێ ئەوانە چەندە مەبەستیانە لەو چاکسازی و پاکسازیەی کە داوای دەکەن و تا چ ڕادەیەک مەبەستیانە کە ئافرەت بەسووک و ئاسان لە بەردەست و دەم و دڵان بێ، چ لە کۆمەلگا یان لە شەقام. پێش چوونە ناوباسەکە و درێژکردنەوە و شیکردنەوەی ئەو شوێنانەی کە ئیسلام جیاوازی داناوە لە نێوان ژن و پیاو،
دەبێ ئەوە ڕوون و ئاشکرا بێ کە ئێمە مەبەستمانە مەسەلەکە لە ڕێگەوە باز بکەین و لە بناغەی فەرمانی ڕاستی هەردوولا لە ڕووی لەش و دەروونەوە ئەو جاڕای ئیسلام لەو بارەوە بەیان دەکەین. جارێ دەپرسین ژن و پیا و یەک لەش و بەژن و بەدەنن یان دوو، هەردوو لا یەک هەرمان و ئەرچیان هەیە یان دوو. خۆی گرێچوێرەی باسەکە ئەمەیە، ئەگەر ژنانی کۆنگرەتی و نووسەرە هاونمونونەکانیان و چاکەخوازی و گەنجانی هاوشێوەیان دایانەوەی بڵێن کە لە نێوان پیا و ژندا هیچ جیاوازیەک لە ئەندام و کۆئەندامێکدا لەبارەی لە شووکیان و هەست و نەست و فەرمانی بایلۆجی لە نێوانیاندا بوونی نییە، ئیتر بە چ جۆرێ بتوانێ بەرپەرچیان بدرێتەوە. خۆ ئەگەر بەلایەنەوە جیاوازی هەیە ئەو کاتە دەتواندێ گفتوگە و دانووساندنیان لەگەڵ بکرێ و لەسەر باسەکە بدوێین. من بۆ خۆم مەسەلەی یەکسانی لە نێوان ئەم دوو ڕەگەزەم کردووە لە کتێبی ئەلئینسان بەین المادیە والئیسلام لە بەشی کێشەی جنس و ڕەگەزدا بە خراپی نازانم هەندێ لە بڕگەکانی بۆ ئێرە بگوازمەوە بەپێی ئەم جیاوازیانەی کە یەکلاکەرەوەیە لە گرنگی و ویست و ئامانج سروشتی پیا و جیاوازە لە ئافرەت بۆ ئەوەی هەریەکەیان بەرپرسیاری بنەڕەتی خۆیان بن کە ژیان بۆی ئاسان و ڕاسان کردن و بەو پێیە ئەرچی ئەنجامدانی داوا بەسەریاندا. هەر لەبەر ئەوەیە وانابینم ئەو چەنەبازی و ژاوەژاوە پوچ و بێناوەڕۆکە کە داوای یەکسانی ئامێر ئاسا دەکەن لە نێوان ئەو دوولایەنەدا ڕاستە لە مرۆڤایەتی یەکسانن، ئاسایی و یاساییە و ماقوڵ و بەجێیە. پیا و ژن دوولەتی یەک مرۆڤن و یەک نەژادن و دوو پارچەی یەک بوونەوەرن، بەڵام یەکسانی لە ئەرچی بەردەوامی ژیان و ڕێگەکانی ژیان چۆن وەک یەک دەبن. ئەگەر هەموو ژنانی سەرزەوی کۆنگرە و کۆنفراسی بۆ بجێڕن و بڕیاری لەبارەوە بدەن، باشە ئەو کۆنگرە و کۆنفراسە و بڕیارە گرنگ و چارەن و سازانە دەتوانرێت سروشتی شتەکان بگۆڕێ و پیاووالێ بکات کە هاو بەشی ژن بێ لە دووجیانی و منداڵبوون و شیرداندا. ئایا دەکرێت ئەرچیەکی بیۆلۆجی لە ئافرەتدا هەیە بەبێ گۆڕینی باری و دەرونی و بەدەنی تایبەت بەخۆی؟ ئایا تایبەتمەندیەکی لەم دوو ڕەگەزە دووجیانی و شیردان پێویستی نییە کە ئاشنا بێ بە هەست و سۆز و بیرەوە کە بتوانێت ڕوبەڕووی ئەم ڕووداوە زۆر گەورە و گرینگە بێتەوە و بتوانێت پێ بە پێداویستیەکانی جێبەجێ بکات؟ لە ڕاستیدا دایکایەتی بە هەموو هەست و سۆزە جوانیەکانیەوە وەکارە گەورە و گرینگەکانەوە و خۆڕاگری و ئارامی و ماندوود بوون وەژانی سەرەمڕ و وردەکاری بێکۆتا لە سەرنجدا و جێبەجێکردندا کە خۆگونجاندنە لە ڕووی دەرونی و دەماری و بیری هەستیاری بەرامبەر خۆگونجاندنی لاشەیی بۆ دووجیانی و شیردان کە هەردووچیان تەواوکەری یەکدین و پێکەوە گونجاون بە جۆرێ زۆر سەیر و دەگمەنە بوونی یەکێ لەو دوانە بە نەبوونی یەکێتر لەو دوانە. ئەو ناسچی و نازداریە لە هەست و سۆزدا و ئەو کاردانەوە گرج و گۆڵ و بەپەلەی لە ویژدان و دەروندا و ئەو شۆڕش و هەڵچوونە بەهێزە لە سۆزدا کە لایەنی سۆزداری نەوەک بیر و هۆش دەکاتە کامیاوی هەمیشە خوڕ کە هەمیشە بە جۆش و خڕۆشە بە یەکەم دەستلێدان. هەموو ئەوانە و ئەمانەش پێداویستی دایکایەتیە، چونکە خواستی منداڵی و ساوایی پێویستی بیر و هزر نییە کە بەپەلە بێ یان سست و لاواز بێ بەدەمیەوە بڕوا یان نەڕوا، تەنها پێویستی بە سۆزی گەرم و گوڕە و بێ بیرکردنەوە دێتە دی، نەک هەر ئەوەندەش بەڵکو بێسستی و دواکەوتن. ئەرێ ئەوانە هەموو باری ڕاستەقینەی ژنە کە بەدەم ئەرچی بنەڕەتی و خۆڕسک و ئامانجی دیاری دەڕوا، پیاویش لای خۆیەوە بەرپرسە بە ئەرچی تایبەت و بۆ ئەوەش ئامادە کراوە بە ڕێگەی خۆی. پیاو بە سروشتی خۆی بە ململانەی ژیان لە دەرەوە بەرپرسە، جا ئەو ململانەیان بە هەر جۆرێ بوو بێ، بە زۆرانبازی لەگەڵ درندەی جەنگەڵ یان هێزی سروشتی ڕق لە زەوی و لە ئاسمان یان نیزامی حکومداری و خوونکاری و یاساکانی ئابووری، ئەوانە هەموو بۆ پەیداکردنی قوتی ڕۆژانە و پاسەوانی خۆی و ژن و منداڵی لە دوژمن. ئەو ئەرکەی پیاو پێویستی بە سۆز و کانی و خوڕی هەست و خڕۆشی دەروون نییە، بەڵکو ئەگەر هەموو زیانی هەبێ و سوودی نەبێ، چونکە سۆز بە چرکە دەگۆڕێ بۆ دژی خۆی و لەسەر یەک بار بۆ ماوێکی کەم نەبێ ناوەستێ دەڕوا بۆ لایەکی دیکە کە ئەوەش یەکێکە لە خواستە گرینگەکانی دایکایەتی کە هەمیشە و هەموو وەرزێ لە گۆڕاندایە. لەگەڵ ئەوەشدا بەکارنایە بۆ پلانی دیاریکراوی وە کە پێویستی بە خۆگری و دامەزراوی هەیە بۆ ماوەیەکی درێژخایەن، بۆ ئەوەش بیر و هزر و لێکدانەوە پێویستە، چونکە ئەوە باشترە بۆ لێکدانەوە و بەرنامە و حیسابی پێشەچی و ئەنجام بە پێوانە و کێشانەی جێبەجێکردن کە ئەوەش زۆر سسترە لە سۆز و هەست و هەستی هەڵقوڵی و کە پێویستی نییە بە پەلەکردن بە ئەندازەی ئەوەندە پێویستی هەیە بە پاشە ڕۆژ و گریمانی بوون و نەبوون
و دانانی باشترین وەسیلە بۆ بە ئامانج گەیشتن، جا ئەو ئامانجا ڕاوینەتیرێک بێ یان داهێنانی ئامێرێک بێ یان پلانێکی ئابووری بێ یان سیاسەت و حکم بێ یان هەڵگیرسانی جەنگ و هەرا بێ یان ڕاوێژی ئاشتی و سڵح و تەبایی بێ، ئەوانە هەموو پێویستی بە بیرە بە هزر و سۆزە زیانی هەیە تێیدا. هەر لەبەر ئەوەیە پیاو لەباری تەندروستدا ئەو کات نیشانە ڕاستەکە دەپێچێ، ئەوەش دەبێتە تەفسیری زۆرشتی جیاوازی نێوان پیا و ژن. بۆ نمونە ئەمە تەفسیری ئەوە دەکات بۆچی پیاو لەسەر کارێک جێگیرە و زۆرلایانی کارەکەی بە هەند وەردەگرێ و بەدڵ و بە گیان بە بیری خۆی لەسەری کۆکە و بەردەوامە، بەڵام لە ڕووی ئەڤین و سۆزداری دوودڵ و ڕاڕایە وەک منداڵ، کەچی ئافرەت هەمیشە جێگیرە لە پەیوەندی سۆزداری بەرامبەر بە پیاو، ئەو کات کە سۆزی خۆی دەداتە لای پیاو وەک ئەوەیە بە هەموو گیان و قەوارە و بە بەرنامە ڕێژی ڕێخستنی گشت لایەنە پەیوەندیدارەکان. ئافرەت لەم کارەی و لەو کاتەیدا زۆر دووربین و وردبین و ئامانجەکانی بۆ ماوەیەکی درێژدا دەڕێژێ و هەوڵی بێوچان دەدا بۆ جێبەجێکردنی ئاوات و ئامانجەکانی، بەڵام لە مەیدانی کار و کاسبیدا زۆر پابەند نییە مەگەر پەیوەست بێ بەباری مێینەوە وەک نەخۆشەوانی و وانەوتنەوە و دایەنگایی. ئەو کاتەش لە فرۆشگادا کار دەکات، بەشێ لە سۆز و عاتیفەی دەخاتە کارەوە بۆ دۆزینەوە و ڕاوکردنی پیاو. ئەو کارانەش هەموو ئەسڵ نییە، بەڵکو بریتیە و جێگیرە و مەبەستی تری لە پشتە، ئەویش وەدەستێنانی پیاوێکە و ماڵێکە و خێزانێکە و چەند مناڵێکە. بۆ هەل دەگەڕێکە بگەڕێتەوە بۆ وەزیفە ئەسڵەکەی خۆی کە کاری ئافرەتە و هەموو ژیان و قەوارەی خۆی دەبەخشێ بۆ دروستکردنی ماڵەکەی، مەگەر خوا نەخواستە ڕێگرێک هەبێ زۆردار بێ وەک پێویستی بە مادە و پارە و ماڵ. بەڵام ئەمەش بەشی جیاوازی تەواو نییە لە نێوان ئەم دوو ڕەگەزە، و مانای واش نییە کە بۆ کاری یەکتر دەست نادەن و ناشێن، بەڵکو لەبارن بۆ کاری یەکتریش. ئەم ڕەگەزە نێرومێ تێکەڵەیەکە بە ڕێژەیەکی جیاواز پێکەوەن، هەر کات ژنێک بۆ فەرمانداری و حکم شیاو بوو یان بۆ دادوەر یان بۆ هەڵگرتنی کۆڵی قورس و گران یان شەڕ و داوا، پیاویش هەڵکەوت بۆ چێش لێنان و ماڵداری و سەرپەرشتی وردی منداڵ و ساوا و سۆزی مێینە، یان ڕاڕا و دوودڵ بوو لە سۆزداری و هەر چڕیەک لە دژەوە دەچوو بۆ دژ، ئەوە لە هەردوو لایەنەوە ئاساییە و دەرەنجامی ڕاست و ڕەوانە، چونکە ئەم دوو ڕەگەزە لە هەردوو لایەندا هەیە کە بەشی خۆی هەیە، بەڵام خاڵیش نییە لە ساختەکاری و چەواشەکاری. لەو شێوازەی کە هەندێک لە کەسە سەقەت و تڕۆکانی دەوروبەر لە ڕۆژ ئاوای ڕزی و ڕۆژهەڵاتی لە یەکترازە و بانگەشەی بۆ دەکەن وەک یەک، کەوایە مەسەلەکە لە دۆخی ڕاستی خۆیدا دەبێ، بەم شێوەی ئێمە باز بکرێ و دانرێ کە ئایا هەموو ئەم کارانە کە بۆ ژن شیاوە دوورە لە سروشتی خۆی و زیادە و گەڕانەوە بۆ وەزیفە ئەسڵەکەی خۆی بەسەبۆی. ئیتر ماڵ و منداڵ و خێزانی پێویست نییە، پێویستی بە پیاو نییە، پێش ئەمە و پاش ئەوە و پێویست ناکات لە ماڵێک بێ کە پیاوی تێدا بێ و دەستی هەڵگرتووە لە ئارەزوو هەوا و هەوەس و برسیەتی و هاواری جنس. ئێستا کە ڕاستی جیاوازی نێوان ژن و پیاومان باس کرد، دەگەڕێینەوە بۆ باسکردنی ئەو جێگایانەی کە لە ئیسلامدا لە یەک ناچن. گەورە سیفەتە بەرزەکانی ئیسلام ئەوەیە کە نیزامێکی واقعی و پەسەندە و زۆر بە وردی لایەنی فیتری بەشەر ڕەچاو دەکات و هەمیشە تەبایە کەنەوە و تەبیعەتی مرۆڤ هەرگیز ناچێ بە گژیدا، وەلا نادات لەو فیترەیە و خەڵک بانگهێش دەکات بۆ پاشکشکردن و ڕێککردنی تەبیعەتی بەشەر و بەرز ڕاگرتنی و گەیاندنی بە پلە و پایەکی زۆر نمونەیی کە بەڕاستی خۆی نزیک دەکاتەوە لە خەو و خەیاڵ، بەڵام هەرگیز هەوڵی نەداوە کە تەبیعەتی بەشەر بگۆڕێ و واش نازانێ کە دەتوانرێ بگۆڕدرێ یان هەر نەبێ گۆڕانی باش بێ بۆ ژیانی بەشەر خۆی، هەتا ئەگەر لەوانە بێ بگۆڕێ، بەڵکو بەتوندی و باوەڕی وایە چاکترین کارێک کە مرۆڤ دەتوانێت لە خێر و چاکەوە دەستی بێنێ ئەوەیە لەگەڵ فیترەتی خواکردی خۆی بجوڵێتەوە، پاش ڕێک و پێکردنی و پوختکردنی لە کاری نامۆ و بەرزی بکاتەوە لە ئاستی ملکەتکردن بۆ پێداویستی بۆ ئاستی کاری خۆبەخش و ئارەزوو مندانە. ئەو کات کە ئیسلام لە مەسەلەی پیا و ژن لەسەر ڕێبازی واقعبینانە و پێزانین بە سروشتی بەشەر و یەکسانی دادەنێ لە نێوان دوو ڕەگەزی نێرومێ و یەکسانیەکەش لەسەر فیترەت و تەبیعەتی ڕاستی بەشەرە و لە هەمان کاتدا جیاوازیش قایلە لە نێوانیاندا، ئەو کاتەی کە جیاوازی هاوڕازە لە فیترات، ئەو کات دەزانین ئیسلام چەندە واقعیە بۆ بەشەر، ئەوجا بابەوردی تەماشای لایەنی زۆر گرنگ و بایەخداری جیاوازیەکە بکەین کە دابەشبوونی میراتە و مەسەلەی بەخێوکردن و هەڵگرتنی ئەرچی ژیاندنە. ئیسلام لە مەسەلەی میرەتدا بۆچی دەڵێ نێرینە دوو هێندەی مێینە بەشی هەیە؟
ئەوە ڕاست و دروستە چونکە پیاو بەرپرسە کە نەفەقەی ژن بکێشێ و ژن هیچ بەرپرسیارەتی لەسەر نییە لە ماڵی خۆی جگە شتە تایبەتیەکانی و جوانکردنی خۆی و جگە لەو حاڵەش کە بە خێوکەری خێزان ژن بێ کە ئەوەش دەگمەنە لە نیزامی ئیسلامیدا چونکە هەموو خزمێکی میراتگر بەرپرسە لە بەخێوکردنی ئافرەت هەرچەندە دووریش بێ کەوایە زۆر و ستەم لەکوێیە کە بانگەشەکانی یەکسانی ڕەها داوا دەکەن ئەوە مەسەلەیەکی ماتماتیک و بیرکاریە مەسەلەی سۆز و بەزەی و داوای پوچ و فشۆڵ نییە ئەوە تا ئافرەت سەیەکی هەموو سامانەکە دەبا بۆ ئەوەی تەنها بۆ خۆی خەرجی بکات و بەس پیاویش دوو سەیەکی ماڵەکە دەبا بۆ ئەوەی سەرفی بکات بۆ ژنەکەی ئیتر هەر ژنێکە یەکەم و دووەم سەرفی بکات بۆ گشت خێزانەکە باشە بەشی کامیان زۆرترە لەوی دیکەیان بە مەنتیقی حیساب و کتاب و ژمارە بەڵێ لە هەندێک حاڵەتی دەگمان هەندێک پیاوان بۆ ڕابواردن و هەوەسبازی خۆیان سەرفی دەکەن و هاوسەرگیری ناکەن و خێزان پێکەوە نانێن ئەوە نمونەیەکی زۆر شاز و دەگمەنە و بە نەبوو حیساب دەکرێ نمونە تەبیعی و سروشتێکە ئەوەیە کە پیا و سامانەکەی بۆ دروستکردنی خانەوادە و خێزانە کە ژن تاچی سەرچێ و هاوسەرە و ئەو سەرفکردنەش بەخواست و ئارەزوو نییە بەڵکو لە ئەستۆگرتنە و بەرپرسیاریە و بێ گوێدانە سامانی ژنەکەش نابێ و نادروستە هیچ وەربگرێ لە ژنەکەی مەگەر بە ڕەزایەتی خۆی چونکە دەبێ پیاوە مەسرەف بکات کە ژن ماڵی نییە و بۆی هەیە سکاڵا بکات لە دژی و داوای نەفەقە بکات یان زیابوونەوە دەبێ پیا و ڕەزیلی و دەستنوقاوی نەکات لە ئاستی ژندا باشە ئیتر گومانێک ماوە کە ئافرەت لە ڕووی ئابوووریەوە چ جۆرە حیسابێکی بۆ کراوە کە نیوەی پیاوی بۆ دانراوە و کە ئەو بارە لەسەر پیا و دانراوە و لەسەر مێینە دانەنراوە و پیا و بەرپرسە نەوەک ژن لەگەڵ ئەوەشدا ئەم ڕێژەیە لەو سامانە دەبێ بێ ماندووبوون و زەحمەت دەست بکەوێ کە ئەوەش بە پێی دادی خودایی کە بەخشندەی داوا بۆ هەر کەس بە پێی پێویستی خۆی و پێوەریش بۆ ئەو پێویستیە ئەرچی سەرشانی هەر کەسە کە بەرپرسە نەوەک غەیری ئەو بەڵام ماڵی و دەستهاتوو بەڕەنج و کەسابەت و ماندووبوون ئەوە هیچ جۆرە جیاوازێکی تێدا نییە لە نێوان ژن و پیاودا نە لە کرێ و نە لە کار و کاسبی و نە لە بازرگانی و نە لە سوود و قازانجی زەوی و زار و شتی تر چونکە ئەوە پێوەری خۆی هەیە کە یەکسانی و هاوشانیە لە ڕەنج و پاداشدا کەوایە نەستەم هەیە و نەگومانی ستەم و نەشێوەیەک لە ستەم و نەدانانی مەسەلەیەکە بەو شێوەیە کە نرخی ئافرەت نیوەی نرخی پیاو بێ لە دیدی ئیسلامدا وەک هەندێک عوامی پەتەڕی مسلمان تێدەگەن و ئەوانش کە ڕەخنە و گازاندەی بێجێ و ناماقول لە ئیسلام دەگرن وەک دیمان و بە ژمارە نیشانمانداوە کە ئەو بۆچوونە پوچ و بێبایەخە ئەو زادانانی شایەتی دوو ئافرەت هاوتا بە شایەتی یەک پیاو بەڵگان نییە لەبەر ئەوە ژن نیوەی پیاو بێ بەڵکو ئەوە کاریگەری ڕەچاو کراوە کە هەموو ڕێگەیەک دەستەبەر بکرێ لە شایەتیدا جا ئەو شایەتیە لە سوودی تاوانبار بێ یان دژی چونکە ئەوە زانراوە کە سروشتی ئافرەت سۆز و بەزەی و خۆشەویستی هەڵقوڵاوی دەرونی ناسچی کاردانەوەی ئافرەتە و گومان دەبرێت کە هەندێک ڕەهەندی ئەملاو ئەولاو دەوروبەر کار بکاتە سەر مەسەلەکە و یەکێ لەو دوو ئافرەتە لە بیری بچێ و ڕاستیەکە فەرامۆش بکات و دەبێ ئافرەتێکی تری لەگەڵ بێ کە ئەگەر یەکێ لەو دوو ئافرەتە لە بیری چوو ئەوی دیکەیان وە بیری بێنێتەوە با ئەوەش بڵێن کە شاید بۆ دراو یان لەسەر دراو ژنێکی شۆخ و شەنگ و جوان بوو لەوانەیە غیرەتی شایەتەکەی بجوڵێنێ یان لەوانەیە لاوێکی شۆخ و جوان بێ کە غەریزە خەوتوەکان وەخەر بێنێ یان سۆزی دایکایەتی بجوڵێنێ و هەتا دوایی و ئەو سۆزانە کە لەوانەیە ئافرەت ببات بە هەدەردا و ڕێی لێون بکات و بزانێ یان نەزانێ شایەتی ناحەقی پێ بدات بەڵام زۆر دەگمەنە بە ئامادەبوونی دوو ئافرەت لە یەک مەجالدا ڕێک بکەون لە ساختەکاری و تەواشەکاری یەک مەسەلە بەبێ ئەوەی یەکێک لەو دوانە نهێنی ئەوی دیکە هەڵماڵێ و ڕاستیەکە دەربکەوێ لەگەڵ ئەوەشدا شایەتی یەک ژن لەو شایەتەی کە ژن تێیدا شارەزە و بەڵەدا یان تایبەتە بە ئافرەتەوە تەنها لە ئافرەتدا هەیە لە بەرچاو گیراوە بەڵام مەسەلەی قەوامە واتە سەرپەرشتیکردنی بەدەسەڵات یان بەڕێوەبەر ئەوە بێگومانین کە زەرورەتی مەسەلەکە وا پێویست دەکات کە لەم جێگەیەدا کە خێزان بەڕێوبەرێک هەبێ کە کاروباری بەڕێوبردننی گشتی ئەم شەریکە بەشەی لە نێوانی ژن و پیاوبوونی هەیە دەبێ ببێ چونکە وەک کۆمپانیایەکە نەوە و وەچە بەرهەم دێنێ و بەخێوکردن و بەرپرسیاری لەسەر بێ خەڵک لە داهێنانی ڕێخستنی خۆیان گەیشتونەتە ئەو چارەسەرە
کە دەبێ ئەم شەریکە سەرۆکەچی بەرپرسی هەبێ دەنابێ سەروبەری زاڵ دەبێ بەسەریدا و هەر کەس بۆ خۆی کار ناڕەوا بەڕێوە هەموو تاچی کۆمپانیاکە زیانی بەردەکەوێ و بۆ ئەم مەسەلەیە سێ جۆری پێشنیاز هەیە کە قەوامەی خێزان لەدەست چێبێ یان دەبێ پیا و سەرۆک بێ یان دەبێ ژن سەرۆک یان دوو سەرۆک هەبێ بەنۆبە یان پێکەوە هەر لە سەرەتاوە ئێمە گریمانی سێیەم ڕەت دەکەینەوە چونکە بە تاقیکردنەوە و ئەزمون دەرکەوتووە دانانی دوو سەرۆک بۆ سەرۆکایەتی ڕێگەیەکە بۆ گەندەڵی و بێسەروبەری و ونبوونی بەرپرسیاری وەک ئەوەی کە سەرۆکی نەبێ قورئانی پیرۆز لەبارەی بەڕێوەبردننی ئاسمان و زەوی دەفەرموێ لو كان فيهما آلهة إلا الله لفسدتا فسبحان الله رب العرش عما يصفون سورة الأنبياء آياتي 22 واتا ئەگەر لە ئاسمان و زەمین چەند خواوەندێ هەبایە زووتێک دەچوو دەڕوخا یان دەفەرموێ ما اتخذ الله من ولد وما كان معه من إله إذا لذهب كل إله بما خلق ولعلى بعضهم على بعض سبحان الله عما يصفون سورة المؤمنون آياتي 91 واتا ئەگەر وا بوایە هەر خودایەک کاری بەسەر دەستکردی خۆیەوە هەبوو هەندێک لە خوداکان هەوڵیان دەدا کە دەسەڵاتی زیاتریان هەبێ ئەگەر بۆ نێوانی دوو خوددا یان خودایەکی تریان ئەوە هەبێ لە نێوانی بەشەری سادە و سادە چۆن دەبێ زانستی دەروونناسی بڕیاری خۆی داوە کە منداڵانێک کە پەروەردە دەبن لە ژێر سێبەری باوکو و دایکدا کە ناکۆچی هەبێ لە نێوانیان لەسەر دەسەڵات و بەخێوکردنی سۆزیان شێوا و شپڕزە دەبێ و لە نێوانیاندا ڕق و کینە و ناکۆچی فرە دەبێ ئەوجا دووگریمانی یەکەم و دووەم مایەوە پێش ئەوەی باسی ئەم دووگریمانە بکەین و بچینە ناو باسکردنیان ئەم پرسیارەمان دێتە بەردەم کە لەم دوو کەسە کامیان بۆ بەڕێوبەر شایستەیە و دەتوانێت ئەرچی خۆی بەڕێوە بەرێ و هەموو دەرهاوێشتەکان لە ئەستۆ بگرێ کە هزر و بیری بەهێز یان سۆز و دڵنەرمی و خۆشەویستی زیاد ئەگەر وەڵامی چاوەڕوانکرا و بیر و هزر بێ چونکە ئەو توانای باشە بۆ کار ڕاپەڕاندن و دوور لە هەڵچوون و کاردانەوەی تیژ بۆ هەر ڕووداوێک کە زۆر جار ئامرازی بیرکردنەوە دەبێ و لە جادەی ڕاستی لای دەدا ئەو کات مەسەلە حەل بوو پێویست بە چەنەبازی و گفتوگۆ ناکات ئەوە پیاوە بە سروشتی خۆی بیری بەهێزە و دوورە لە هەڵچوون و کاردانەوەی بەپەلە و تیژ بۆ هەر ڕووداوێک و قەوارە و لەشوو بەدەنی توانای کێبڕچێ و ململانەی زیاتری هەیە و دەمارگرژی کەمترە لە کاتی بەرپرسیارەتی و لە ژن باشترە بۆ سەرپەرشتی خێزان و ماڵ و منداڵ بەڵکو خودی ژن خۆی ڕێزی پیاوێک ناگرێ کە خۆی بەڕێوەی بەرێ و ملکەتی بڕیار و ئارەزوەکانی بێت بەڵکو ڕقی لێ دەبێ و سوکایەتی پێدەکات و هیچ ئەرزشێک دانانێ بۆ ئەو جۆرە پیاوە ئەوەش کاریگەری خراپی دەبێت لەسەر پەروەردەکردنی منداڵ جاوەرە بۆ ژنی پێشین ئەمە کاری بێداخۆ بۆ ژنی سەردەم چۆن بێ وەرە تەماشای ژنی ئەمریکی بکە کە هاوشان بوو لەگەڵ پیاوەکەی بە تەواوی و کیانی سربەخۆی هەبوو چۆن دووبارە گەڕایەوە و خۆی کردووە بە کەنیزەک و کۆیلە بۆ پیا و دەستی داوا بە ناز و نوک و نەرمی و گەرمی و ماستاوکردن بۆ ئەوەی دەستی بگرێ بەسەر دڵ و دەرونیدا و چۆن دەستی نەرمی دێنێ بەسەر ماسولکە و پتە و ڕق و بەهێزەکانی و سنجی پانی پیاو و چۆنیش خۆی دەخاتە باوەشی ئەو کات کە دڵنیا بوو هێز و پێزی زۆری هەیە لە چاولاوازی خۆی لەگەڵ ئەوەشدا ئافرەت ئەگەر بەتەمای گەورەی و سەرۆکایەتی بوو لە یەکەم ڕۆژ و ساتی شوکردنی و بێ خەیاڵ و پێپەروە و بێنیازی منداڵ بوو سەرقاڵی بەخێوکردنیان نەبوو کە تەن و ڕەگ و هەستی نەکرد بوو هەتا ماوەیەک بەو شێوە حەزی لەو پلە و جێگەیە بەڵام کە ئەوانە هاتا بەردەمی زۆر بەپەلا خۆی لە خۆیەوە وازی لێدێنێ و دەستبەرداری دەبێ و ئەوەش بە تەبیعەتی ئافرەت هەر دەبێ بوونی هەبێ لەو کاتەوە ئیتر کاتی ئەوەی نابێ لە ڕووی دەرونی و ڕەوانیەوە لە ڕووی هەست و بیرەوە زیاد لە کێشەکانی خۆی بیر لە کێشە بکاتەوە و ماندووبوونی سەرکردایەتی خێزان لە ئەستۆ بگرێ لەولا شەوە مانای وانییە پیا و دەسەڵاتی خۆی بە سەپاندن بەسەر ژندا بەهێز بکات و سەر بەخۆی تەواوی هەبێ لە بەڕێوەبردنی ماڵ و ماڵداری
سەرکردایەتی و بەڕێوبەرایەتی بەرامبەر بە ماندووبوون و بەرپرسیاریە و هەرگیز پرس و ڕاوێژ و هاوکاری و یارمەتی دوور ناخاتەوە بەڵکو بە پێچەوانەوە دەبێ زیاتر و باشتر هاوڕا و هاوڕاز بن گەورەی و ماڵ و خێزانی سەرکەوتوو ئەوەیە لەسەر یەک حاڵی بوون و هاوکاری یەکتر دامەزرابێ و هەردوو لا سۆزیان بۆ یەکدی هەبێ و هەموو ئامۆژگاریەکانی ئیسلام بۆ دەستهێنانی ئەم خواستەیە و بەجیانەوە خێزان پەروەردە بکرێ و لە یەکگەیشتن و خۆشەویستی جێگەی شەڕ و معرەکە و دووبەرەچی بگرێتەوە و قورئانی پیرۆزیش دەفەرمێ وعاشروهن بالمعروف سوورەتی ئەنیسا ئاەتی 19 واتە بەچاکە و بەباشی لەگەڵ ژنان بجوڵێنەوە فەرمودەی پێشەواش هەیە صلی الله عليه وسلم کە دەفەرموێ چاکترین کەس لە ئێوە ئەو کەسەیە بۆ خێزان و خانەوادەکەی چاک و باش بێ ترمزی ڕیوایەتی کردووە ئەوە تا چاکترین و باشترین پیاو ئەوەیە کە مامەڵەی چاک و باش لەگەڵ هاوسەرەکەی بکات ئەوەش کراوە بە پێوەری ڕاستگۆ کەسەری تەرازوە کەسەر و خوار نەبێ تەنها یەک پیاو کە خراپە لەگەڵ هاوسەرەکەی لە ژیانیدا بکات ئەو کەسەیە کە خۆی لە خۆیدا هەندێک سیفاتی گەن و لادانی جۆرا و جۆری هەبێ کە سەرچاوەی خێر و خۆشی لیخن و شلێو دەکات و سەرکەوتن و پێشکەوتن پەک دەخات و دەڕوخێنێ بەڵام پەیوەندی فەرمی لە ناو خێزان جێگەی گومانگەلێکە و زۆر دەخوازێ لەسەری قسە بکەین هەندێ لەو تەموو مژوگمانە کە پەیوەندە بەڕوانینی ژن بۆ پیاو و زۆریش تایبەتمەندی هەیە مەسەلەی تەلاق و جیابوونەوە و فرەژنیا من بۆ خۆم وا دەزانم کە شوکردن و ژنهێنان کارێکی تاکەکەسی و شەخصیە بە سنوورێکی دیاری و گەورەوە وەک هەر مامەڵەیەکی نێوان دوو کەس گرێ بەستە پێش هەر شتێ لەسەر تایبەتمەندی کەسی ڕاگیرە و بەندە بەخۆیەتی و ژیری و دەرونی جەستەیەوە لە هەردوو لاوە وەک یەک بەڕەنجێ زۆر قورسا کە یاسایەکی گشتگیر کارفەرمان بێ چونکە جاریوا هەیە یەکڕێزی و پێکەوەژیان تێیدا سەروەرە بەڵام ناتوانرێ ئەوە نیاز بکەین کە دەبێ هەردوولا لە ژن و مرد پەیڕەوی ئوسوڵ و بنەماکانی هاوسەرگیریان کردبێ بەرامبەر بە ئەوی تر زۆر جار دەبیستین هەندێ لە مێردەکان پێکەوە گونجانیان بەهێز و پێز نییە هەتا هەندێ بەگژیەکدا چوون و هەڵشاخان و تووڕەبوون نەبێ لە دەم و دەست و زوبان ئەوجا ئەگەر ناکۆچی و ناتەبایی هاتە بینەوە ئەو کات مەرز نییە هۆکاری هەڵەی ژن یان پیاویان سەرپێچی ژن بێ زۆرمان بیستووە کە ژن و مێردی نمونەیی پێکەوەژیان و ڕەسەنایەتی تەواویان هەیە بەڵام میزاجیان وەک یەک نییە و لە خۆیانەوە دەگرین کە بۆچی بەیەکەوە ناژین و ڕێک ناکەون کەچی ڕێکیش ناکەون بەڵام بۆ نازانرێ لەگەڵ ئەوەشدا زۆر پێویستە قانونێکی گشتگیر هەبێ کە حکومداری هاوسەرگیری پێ بکرێ و بە یاسا پەیڕەو نەکرێ چونکە هیچ نظامێک ناتوانێت لە خۆی ڕاببینێ کە بتوانێت گشتگیر بێ بۆ هەموو بەشەر هەتا ئەو کاتەی کە خۆی یاسایەک دابنێ بۆ ئەم جۆرە مەسەلا هەستیارە کە هیچ نەبێ بەلایەنی کەمەوە سنووربەندی و پەرژینی دەوروبەری پێ بکات کە لەو سنوورە تێپەڕ نەکات و ئەو جاواز بێنێ لە کاریگەری شەخصی و کەسی لە چوارچێوەی ئەو سنوور و پێناسەدا کار بکات ئەوە شتێکی زۆر تەبیعیە و ئاساییە ئێمە هەرگیز پەنا نابەینە بەرقانون ئەگەر دۆست و تەبا و هاوبیر بن کەوایە هاوسەرگیری سەرکەوتوو ئەوەیە ناچار نەبێ پەلاماری دەقەکانی قانون بدات و دادی و خۆی بباتە لایەن هەر یەک لە ژن و مێرد نەڵێن قانون لە بەرژەوەندی منە و سوودی منی تێدایە و ئەوەم بەردەکەوێ ئەگەر قانون جێبەجێ نەکەم دەبێ پێچەوانەکەی ئەنجام بدەم ئەوە شکاندنی یاسایە باڵکو و سەرکەوتن و ڕێککەوتن بە زۆری لەوەدایە کە میزاجی هەردوو لایەن گونجاو بێ هەردوو سەری تاکبوونەوەرەکە کە بێگەیشتنی سروشتی بێ و عەشق و ئەڤین سەروەر بێ لە بەیندا و خۆشەویستی وا دروست بێ کە هەردوو دڵەکە پێکەوە گرێ بدات و بە جۆرێ شەتەکیان بکات کە جیابوونەوە بە بیردانەیەت ئەوجا لەوانەشە ئەم بەیەکەوە بەستنەوە و گرێدانە نادادی تێدا بێ بۆ یەکێ لەلایەنەکان بەڵام هەرچۆن بێ بەیەکەوە دامەزراوە و گونجاوە و بەشێک لە ئامانجەکانی پێکاوە و کەم کەم جێگیر دەبێ بەڵام ئەگەر باسی قانون هاتەکایەوە لەوانەیە ناکۆک بین ئەو چا پەنا دەبەینە بەرقانون و بە شوێن دەقەکاندا وێڵ دەبین هەتا ناکۆچی لا دەبات ئەوەی لە قانون چاوەڕوان دەکرێ دەبێت دادپەروەر بێ و لایەنی تایەک نەگرێ بۆ لایەک و هەوڵی ئەوەشی تێدابێ کە گشتگیر بێ و بۆ هەموو حاڵەتەکان چارەسەری دانابێ بەڵام لای خۆمەوە دووبارەی دەکەمەوە کە هیچ قانونێ لە دنیادا نییە کە هەموو حاڵەتەکان بگرێتەوە و بەندی جێبەجێکردنی بە چاکیان بە خراپ
ئەوجا با لە پەروەردەی قانونی ئیسلام بڕوانین لە ڕووی ئەرچی ژنەوە وەک ژنی مێردار، چونکە تەنها ژنی مێردار ڕەخنە و گازاندە و سکاڵای هەیە و جێگەی گومانە کەستەمی لێ بکرێ. ئەوەی بەلامەوە گرینگە سێ کارە کە تا ئەو ئەرکەی لەسەر ژنە لە ڕاستیدا قورس و گرانە. ئایا ئەو ئەرکانە یەکلایەنەیە و بێبەرامبەرە؟ ئایا ئەو ئەرکانەی دراوە بەسەر ژندا هەمیشەی و هەتاییە و ژن ناتوانێ ملی خۆی لە پەتی ئەوانە ڕزگار بکات و گەردنی ئازاد بێگەرویستی؟ لە وەڵامی ئەم پرسیارانەدا ئافرەت لە ئەستۆیدایە سێکاری سەرەکی بکات کە دەبێت گوێڕالی مێردەکەی بێ لەسەر جێگە و کاتی حەوانەوەدا، هەر کات کە پیا و داوای لێ بکات ئەگەر بیانووی نەبوو هەروە کەسی بیانی لەسەر جێگەی مێردەکەی نەخەوێنێ کە مێردەکە پێی خۆش نەبێ پارێزگاری بکات لە خۆی لە کاتی بزربوونی مێردەکەیدا هەتا دەگەڕێتەوە. ئەوجا مەسەلەی یەکەم پێویستی بە هەندێک ڕاشکایی و سەراحەت هەیە بۆ زیاتر ڕوونکردنەوە و حکمت چیان لەم ئەستۆ گرتنە، چونکە تەبیعەتی پیاو لە ڕووی لاشەی و بەدەنی و غەریزەوە پێویستی بە بەتاڵکردنەوەی وزەی جنسی خۆی هەیە. هەر کات کۆبیەوە و داخوازی بەتاڵکردن و ڕژاندنی هەبوو بۆ ئەوەی ئەم وەزیفەیە دەستی نەگرێ لە وەزیفەکەی تری کە کار و کاسبی و بەرهەم و ڕەنجە و بتوانێ ڕوبەڕووی کێشەکانی ژیان بە دەمارێکی پشودار و ناماندوو بێتەوە و تووشی ڕاڕایی و دڵەڕاوچێنە بێ. هەندێک جار بە تایبەتی کاتێک گەنج بێ زۆر حەزی لە جنس و پێکەوە خەوتنە لە ڕووی ژمارەوە، هەرچەندە ئافرەتیش لەم تەمەنەدا زیاتر مەیلی هەیە بۆ بە پیرەوە چوونی خواستی جنس و زۆریش سەرگەرم و خۆشەویستە بە خودی خۆی و لاشە و گیان و دەروونەوە بەمانە گشتگیریەکەی نەوەک تەنها لە جەستەی ڕوودا. هاوسەرگیری کە لە بەرچاو گیراوە بە تەبیعەتی حاڵ بۆ تێرکردنی پێویستی ژن و مێردیە لەگەڵ مانا بەرزەکانی کە لە ڕووی ڕوح و دەروون و ڕەوان و کۆمەڵایەتی و ئابووریەوەیە. هەر کات پیاوەکە هەستی کردژنەکەی خواستی جێبەجێ ناکات کە زۆریش داوای لێ دەکات و دەمارگرش دەبێ و چاوی لەوەیە هاوسەرەکەی خاوی بکاتەوە دەبێ پیاو چی بکات؟ ئایا ڕاستە پەنابەرێ بۆ تاوان و دەست درێژی لە دەرەوە و ماڵی حەڵاڵی خۆی؟ بێگومان نەکۆمەڵ ڕێگەی پێدەدات و نەژنەکەشی ڕازی دەبێ کە مێردەکەی بڕوا بۆ لای ژنێکی دیکە بەڕاستی هەوێساری خۆیەتی. بە هەر حاڵ کە بڕوا بۆ لای ئەو ژنە ئەوجا هەڵوێستی ژن ئەگەر پیاوەکەی خۆی داوای لێ بکات بۆ کاری خێر و شەڕیش حەزی لێ نەبێ لە سێ حاڵەت بەدەرنیە، یان ئەوە تا ڕقی لە مێردەکەی و حەزی لێ نییە کە بچێتە لای، یان مێردی خۆی خۆش ئەوێ بەڵام تەبیعەتی سارد و حەزی لێ نییە و ڕقی لێ دەبێتەوە. ئەم حاڵەش هەرچەندە لادان و پێچەوانەی سروشتی مرۆڤە بەڵام هەیە، یان ئەوە تا خۆشی دەوێ و حەزیشی هەیە بەڵام ئێستا حەز ناکات کە مێردەکەی داوا دەکات. ئەوە حاڵەتی یەکەمە و هەمیشە بوونی هەیە و پەیوەست نییە بە کات و وەختی دیاری کراوەوە و کارێکی یەک جۆریە و حاڵەتێکە لەگەڵبوون و سەرهەڵدانیدا پەیوەندی ژن و مێردی لە بین دەبات. ئیتر باش وایە ڕێگەیەکی سروشتی هەیە کە جیابوونەوەکە بگرێتە بەر، ژنیش بۆی هەیە لەم بارەوە چەند ڕێگەیەک بگرێتە بەر کە لە مەولا باسی دەکەین. حاڵەتی دووەم ئەویش بوونی هەیە و هەمیشە لە ئارادایە و سەرچاوەی لەوەوە نەگرتووە کە پیاو زۆر داوای دەکات و پێویستە چارەسەری بکرێ بەڕێکەوتن و لێک حاڵیبوونی مرۆڤ هەر لە سەرەتاوە کاری بۆ بکرێ، یان ئەوە تا مێردەکە وازبێنێ لە زۆرکردن بۆ ئەنجامدانی کاری خۆی هەرچەندە زۆریش گرانە و تووشی زەحمەت و دڵگرانی دەبێ، یان ئەوە تا ژنەکە بەو بارە قورسە ڕازی بێ چونکە مێردەکەی خۆش دەوێ و نایەوێت جیابێتەوە و بەنابەدڵی کاری لەگەڵ بکات، یان ئەوە تا جیا ببێتەوە بەڕێکەوتن و هەر جۆرێک کە پسند و باوە. ئەگەر نەگونجان و زاڵ نەبوون بەسەریدا لە ڕووی شەرعەوە ژن واجب و ئەرکە لەسەری کە بەدەم مێردەکەیەوە بچێ ئەگەر هەر سوور بوو لەسەری، چونکە ئەوە زۆرکاری تێدا نییە و ستەمیش نییە و کارێکی سروشتی و ئاساییە لە هاوسەر گیریدا کە دەبێ پەیوەندی خەوتن پێکەوە هەبێ. تەنها لەبەر ئەوەش بێ ئەگەر ژنەکە هەر سوور بوو لەسەر لاڕێیی پیاوەکەی ناچار دەبێت تاوانی بەدڕەوشتی و دەستدرێژی و داوێن پیسی بکات یان ژنێتر بێنێ کە ئەوەش خواستی هیچ ژنێک نییە و حەز ناکات ژنی بەسەردا بێت، بەڵام لەسەر ژن ئەرک و پێویستە کە بەم بارە ڕازی بێ. ئەگەر زانی لە توانایدا نییە ئەو کارە بۆ مێردەکەی بکات و خۆشەویستی مێردەکەی کەم لە ناو دەچێ و دەڕوا لەبەر قورسی کارەکە و خۆشەویستی خاو دەبێتەوە و نامێنێ و ئەو کاتە جیابوونەوەکە بەڕق دەبێ. حاڵەتی سێیەم کە زۆر کاتی و کەم دەوامە و چارەسەری هەیە، بەڵام حاڵەتی سێیەم زۆر کاتیە و پەیوەستە بەسات و کاتەوە و چارەی زۆر ئاسان و سانایە،
چونکە ئەم جۆرە بێزاریە کاتیە و هەمیشەیی نییە کە مێر جوود بێت لەگەڵ ژندا لەوانەیە لە بەرشەکەتی و ماندووبوون و دەستگیرە و بێت بەکار و بارەوە بەکەمێ ئامادەکاری و دەستدان و ختووکەی دەرونی و بەدەنی ئەو بێزاری و نەتوانینە نەمێنێ و لەناو بچێ هەر لەبەر ئەوەیە پێغەمبەری ڕابەر و سەروەرمان صلی الله عليه وسلم ئاماژەی فەرمووە کە پێویستە پیا و پێشکارەکە کەمێک ئەمە و سوعبەت و گاڵتە و دەستبازی ناسک و ورژێنەری دانووسان ئەنجام بدات ئەوجا بە شوێنەی و لەسەرخۆ کارەکەی بکات ئەو کارەش بۆ بەرزڕاگرتن و ڕێزلێنانە لە کاری مرۆڤ و جیاکردنەوەی پەیوەندی ژن و مێردی ئادەمی لە کاری ئاژەڵ و بەستە زمانەکان و بکرێ بەکارێکی لێکحاڵیبوون و چێژ وەرگرتن و پێکەوە ئاشنابوونی گیان و دەروون ئەوجا ئەم لێکترازانە لە بین دەچێ و دووری نامێنێ ئەوە ئەگەر پیاوی بێزرا و نەکردەبوو بەڵام ئەگەر ژن حەزی هەبوو پیاولاری هەبوو حەزی کوز و لاواز بوو بە هەر هۆیەک بێ کە ئەوەش زۆر کەم و دەگمەنە لە کاتی گەنجی و لاویدا ئەو کات دەبێ ژن دەستەوەسان نەبێ لە دروستکردنی وەسیلەی نزیک بوونەوە و ڕاکێشانی دڵی کابرای هاوسەریدا بەڵام ئێمە ئەومان نیاز و مەبەستە کە بڕیار بدەین ئەو قانونە کارا بێ کە داوا لە ژن دەکات بەدەم فەرمانی پیاوەکەیەوە بڕوا و بێ فەرمانی نەکات چونکە پیاوەکە گرنگی داوا بە ئارەزووی هاوسەرەکەی و مافی خۆی داوەتێ و لەسەر پیا و فەرزی کردووە کە بە ئەرچی خۆی ڕابێ ئەگەر ژن حەزی هەبوو ئەگەر پیا و هەر توانای نەبوو ببزوێ با جیابوونەوە هەبێ باشە ئابەم شێوەیە دەبینین ئەرک لە هەردوولا دیارە و لە هیچ لایەکەوە ستەم و زۆرداری نییە و ماوەی ڕمان و ڕوخانی کەسایەتی بەرامبەری تێدا نییە ئەرچی دووەمی ژن کە نابێ کەسی نامەحرەم لەسەر جێگەی مێردی جێگە بکاتەوە کە مێردەکەی پێی ناخۆشە واتە لە کاتی نەبوونی مێردەکەیدا ماڵ نەکاتەوە بۆ کەسی نامۆ مانای ئەوە نییە کاری داوێن پیسی ئەنجام بدا چونکە ئەوە قەدەغە و حەرام و تاوانە هەتا ئەگەر پیاوەکەش ڕازی بێ حکمەتی ئەم ئەرکەش ئەوەیە زۆر جار کێشە و ناکۆچی کە دروست دەبێ لە ماڵدا ئەنجامی هەمووشۆی کەسێکی بێگانەیە بۆ نێوانی ژن و مرد جا بە دوو زمان و هاتوو هاوار و پەیداکردنی خانەگومانی وەکردە بێوێڵی ئەگەر پیاو ئەو سەرنج و تێبینەی هەبوو داوای کرد لە ژنەکەی کە ئەو زەلامانەیە تا ماڵەکەی و هەمووشۆی نەکات دەزانی چڕوودەدا ئەگەر ژنەکە لاری هەبوو لەم داوایە ئەو کات سەرداوی ئاژاوا دەردەکەوێ و شاخی شەڕ سەر دەردێنێ و پێکەوە ژیان نامێنێ کەوا بوو ئەم ئەرکەی کە لەسەر ژندانراوە بۆ سوودی شەریکەکەیە لە نێوان ئەم دوو ڕەگەزەدا و بۆ سوودی ئەو بەروبەرهەمەی کە دروست دەکرێت لە نێواندا لەبارەی منداڵەوە کە پێویستیان هەیە بە چاودێری و سەرپەرشتی و بەخێوکردن و ژینگەیەکی گونجاویان هەبێ لە خۆشەویستی و هاوڕازی کە ئاژاوە و شەڕەدەنوک لە بینی دەبات و بۆ ئەوەی منداڵەکان لە ڕێگەی ڕاست لانەدەن و تووشی نوچاندن و لا ڕێگرتن ئەبن لە ڕووی بیر و باوەڕ و هەست و سۆز و باری دەرونیەوە لەوانەیە کابرایەک پرسیار بکات و بڵێ ئێ باشە ئەی بۆچی لەسەر پیا و فەرز نەکراوە ئەویش وەک ژن قەدەغە بێ کەسی نامۆ بیانی لەسەر جێگەی ژنەکەی نەهێنێ کە ژنەکە پێی ناخۆش بێ لەم حاڵەتەدا زۆر تەبیعیە ئەگەر خۆشەویستی و یەکترویستن هەبێ و ئەگەر ڕەوشت و خول لە هەردوولاوە هەبوو دەتوانرێ بەڕێککەوتن لە یەک حاڵی بوون هەموو کێشەیەک چارەسەر بکرێ و نەگاتە حاڵی تۆران و تووڕەبوون و بەگژێکدا چوون بەڵام ئێمە واگریمان دەکەین ناکۆچی هەیە و پێکەوە ژیان مەحاڵە بۆیە پەنا دەبەینە بەرقانون و یاسا ئەو کات دەبێ ئەوەمان لە بیر بێ کە هەڵچوونی ژن زۆر جار و زۆر کات منتیقی نییە و لە ژیری و فامەوە نییە و تەنها خانەگومانی ڕووتا نەوەک بەرژەوەندی کە هەندێک کات دەبێتە هۆی تۆراندن و تووڕەکردنی ژن لە خەسوو یان دش یان خزمی نزیکی مێرد واتە دایکی مێرد یان خوشتی یان خزمی ئەو کاتە ناچارکردنی مێرد لەم حاڵەتەدا ڕوودەدات کە بە گوێی ژنەکەی بکات و ئەوەی کە ڕقی لێ دەبێتەوە دەری بکات یان دووری بخاتەوە کە ئەمەش لە بەرژەوەندی هیچ لایەک نییە و تەنها بەهۆی هەڵچوون و تووڕەبوونێکی کاتیە کە زۆر دەوام ناکات و لەسەر بناغەیەکی پتە و دروست پەیدا نەبووە ئەوەش دەزانم ئەوە مانایوانیە هەمیشە مێرد ڕاز دەکات و لەسەر حەقە لە هەموو کردار و گوتارەکانیدا جاری وا هەیە وەک منداڵ و ساوا ڕق دەگرێ و دەجوڵێتەوە و حەزی لە فێڵ و تەڵەکە و ساختە کاریە و مانای ئەوەش نییە کە هەمیشە ژن هەڵەیە و ناڕاست زۆر جار وا دەبێ لەسەر حەقە هەڵچوونەکەی لە کەسێکی دیاری لە خزمانی مێردەکەی و ئەو کەسەش هەوڵی بێوچان دەدا بۆ ڕوخانی ماڵ و ژن و مێردی بە هەر هۆیەکەوە ببێ بەڵام قانون کە دادەنرێ بۆ حاڵەتی باو
کۆ زۆرە و دەبێ سروشت تەبا بێ کەوا گریمانە کراوە پیاو زیاتر ملکەتی عەقڵ و فامە و ئافرەتیش ملکەتی هەڵچوونی عاتیفیە ئەوجا دەرگا کراوەیە لە هەموو حاڵەتێکدا کە ئەگەر نەیتوانی باریگرانی هەڵبگرێ دەتوانێت جیا ببێتەوە بەڵام کە پارێزگاری شەڕەف و کەڕامەت و غیرەتی پیاو لەلایەن ژنەوەیە و پاراستنی ماڵ و سامانی لە حاڵەتی لە ماڵ نەبوونی مێردەکەی ئەوە کار و ئەرچی سروشتی هاوسەرە و زۆر لە عەقڵ و ژیریەوە نزیکە و کەس حەقی ئەوەی نییە بە خراپی باسی بکات و هاوبەشە بۆ پیا و بۆ ژن وەک یەک ئێستا دەینە سەرتۆران و سەرپێچی ژنەوە یان لەلایەن پیاوەوە لە سەرپەرشتیکردن و سەرکردەکردنی پیا و بۆ ژن مافێک دێتە ئاراوە کە بریتە لە ئامۆژگاری و مۆچاندنی پیا و بۆ ژنی خۆی ئەگەر دەستیدایە تۆران و بەگوێنەکردنی مێردەکەی و بەدەقی قورئان ئەو مافە دیاری کراوە و بەڕوونی باسی کردووە واللاتي تخافون نشوزهن فعظوهن واهجروهن في المضاجع واضربوهن فإن أطعنكم فلا تبغوا عليهن سبيلا إن الله كان عليا كبيرا سورة النساء آياتي 34 واتا ئەو ژنانەش لە سەرپێچیان و لادانیان دەترسن ئەوانە نەسیحەتیان بکەن گەر نەسیحەت چاری نەبوو ئەوە جێگەیان لێجیا بکەنەوە ئەگەر ئەوەش چاری نەبوو لێیان بدەن ئەگەر دێنەوە بەرفەرمان ئێوە بیانووی ئازاردانیان مەدۆزنەوە خوددا جێبەرز و دانایە ئەوجا سەرنج و تێبینی لەو ئاەتەوە دەکرێ کە پلەبەندی وردی تێدایە بۆ ئامۆژگاری و نەسیحەت ئێمە لێرەدا نیازمان نییە هەموو حاڵەتەکان باز بکەین کە لە کۆی ئەو مافە دراوە بە پیاو چونکە ئاەتەکە خۆی پلە و قۆناغی داناوە بۆ ئامۆژگاری و نەسیحەتی ژنی تۆراو هەتا دەگاتە لێدانی بەڵام نەوەک سەخت و تون کە کۆتا ئازاری ژنە چونکە هەموو حەقێک لەم دنیاە لە ڕێدایە کە بەخراپ بەکاربێ و سوودی زیاد لە حەدی خۆی لێوەربگیرێ و هیچ ڕێگریەک نییە بۆ زیادەڕۆیی لەم کارە جگە لە ڕەوشت بەرزی و بەرزڕاگرتنی جانی هاوسەرگیری و پێکەوە ژیان کە ئیسلام ئەو لایەنەی پشتگوێ نەخستووە و کەم تەرخەمیش نییە لە چارەسەرکردنی و گرنگی پێدانی تەنها لەو ڕوانگەوە باز دەکەین کە ئەوە ڕاستە و ئاسایی و یاساییە و ئەو حەقا بوونی هەیە و زۆر پێویستە بۆ پارێزگاری لە یەکڕێزی خێزان و نەپسرانی شیرازەی خانەوادە و پوکانەوەی هەموو قانون و یاسایەک هەموو نیزام و دەستورێک لەم دنیاە پێویستی بە دەسەڵاتی جێبەجێکردن هەیە کە بتوانێت بە تەواوی ئەنجامی بدات لەسەر ئەوانەی کە دەیانگرێتەوە و تەمەی ئەوانیشی پێ بکات کە دەیانەوێت لی دەربچن ئەگەر وانەبێ وەک مەرەکەبی سەر کاغەزە و تەنها بۆ خوێندنەوەیە و سوودی نییە و ئەو مەبەستەی کە قانونەکەی بۆ دانراوە جێبەجێ نابێ قانونی ئەحواڵی شەخصی و هەوڵدان بۆ هەوسەرگیری نظام و قانونی پێکەوەنانی خێزانە و بۆ سوودی کۆمەڵە و بۆ ڕاگررتنی چاکەی ژن و مێردا و هەر کات پێکەوە ژیان و خۆشەویستی هەبوو لە نێواندا هەموو لایەن سوودمەند دەبین و هیچ پێویست بە پەلاماری قانون ناکات و کەس هەواڵی ناپرسێ بەڵام ئەگەر ناکۆچی و ناتەبایی و شەڕ و ئاژاوە پەیدا بوو زیان بەرلایەک بکەوێت لە سنووری ژن و مێردا ناوەستێ بەڵکو دەڕوا بۆ ماڵ و منداڵ و ئەوانەش بەردی بناغەی کۆمەڵگەی داهاتووە و دەبێ بە هەر وەسیلەیەک بووە پارێزگاری پاکڕاگرتن و گەشەکردنی بدرێ هەموو ڕێگەیەک لە بەرچاو بگیرێ بۆ پاک و خاوێن ڕاگرتنی ئەوجا کاتێک کە ژن هۆکاری ئەم زیان پێگەیاندنە بوو دەبێت چێبەرپرس بێ لە هێنانەوەی بۆ سەر ڕێگەی یاسایی و ئاشتی و تەبایی دادگا ئەگەر دادگا دەست بخاتە تایبەتمەندی پەیوەندی ژن و مێرد ئەو کات درزی نێوان ژن و مێرد گەورەتر دەبێ کە لەوانەیە زۆر سووک و ئاسان و سادە و کاتی بێ لەوانەشە نێوانی هەردوولا بە تەواوی تێک بدات و پەیوەست بێ بە کەڕامەتی یەک لەو دوو بەشە شەریکە و لە ناو خەڵکدا ئاشکرابێ و ببێتە قسەی ناو کۆمەڵ و باری کەسی لایەک بڕوشێ و ئەو کاتە غیرەتی بجوڵێ و سواری سەری خۆی بێ و هەنگاوی کەتن و تاوان بەهاوێ کەوایە نابێ دادگا لەم جۆرە کارانە خۆی تێدا هەڵقورتێنێ و دەبێ کاری دادگا کێشە و ئارێشەی گەورە و قڕست چارەسەر بکات کە هەوڵی دەوروبەری چاری نەکات و نەتوانێ ڕێککەوتن و دەست بێنێ ئەوجا ڕاستنیە و عەقڵ قبولی نییە بۆ هەر کارێکی سووک و بچووک و شەڕە قسەیەک دادگا سەرگەرم بکرێ و بۆ کاری ڕۆژانەی خێزانێک و کۆ بکرێتەوە و لەوانە لە یەک چرکە ساددا لە چەندە خێزانەوە ڕوو بدات و بە گورجی لە ناو بچێ و کۆتایی پێبێت و پێویستی بە دادگا نەبێ چونکە ئەگەر ئەوەمان کرد یان پێمان کرا زۆرێک لە گەمژەی و جێلی دیار دەکەوێ و خەڵکی ژیر خۆی بە دوور دەگرێ جگا لەوەش دەبێ دادگا لە هەموو ساتێکدا و بە شەو و بە ڕۆژ لە کارا بێ و لەوانەشە هەر نەتوانێ بەسەریان بکاتەوە کەوایە دەبێ دەسەڵاتێکی خۆجێیی هەبێ کە کاری ئەوە بێ
ئەم تەمێ و ئامۆژگاری و نەسیحەت و ئاشتکردنەوەی هەبێ کە ئەویش لە ئەستۆی پیاوە و هەر خۆی بەرپرسە لە ڕاگررتنی باری ئاسایشی خێزان و بەرپرسە لە ڕاگررتنی هێمنی و ئارامی ناوماڵی خێزان کە ئەویش بریتە لە ئامۆژگاری نەرم و جوان و بە قسەی خۆش و ئاشتکردنەوەی ئەوەی تووڕە کراوە و تۆراوە و دڵی گەردی گرتووە بە قسەی ناشرین کەرامەتی نەڕوشێ بێتەوە سەرشەقام ئەگەر بەم ڕێگەیە چاک بوو ئەوە خێری خودایە و باشە دەنا ئەو کات ڕێگەی دووەم کە پلێک لەوی پێش و گرانترا کە ئەویش جوود نەبوونە لەگەڵیدا بەبێ جیاکردنەوەی جێگەی نووسن ئەوەش ئاوردانەوەیەکی دەرونی و نەفسی قوڵ و مانادارە کە ئیسلام پێشنیازی کردووە و لەگەڵ تەبیعەتی ژن گونجاوە کە هەمیشە شانازی بە جوانی و جەماڵ و شۆخی خۆی دەکات و نازی پێوە دەکات و چەچی کاریگەری دەستیەتی هەموو کات زۆر جاریش هەر ئەوەیە کە تووشی هەڵچوون و ئاشوو ماشی دەکات جوود نەبوون لەگەڵی مانای ئەوەیە پیاوەکە سەرشۆڕ ناکات بۆ ئەم فیتنەی شەڕەنجێزە و لەوانەیە ژنەکە بۆ جادەی ڕاست و ڕەوان بجێڕێتەوە ئەگەر ئەم کارش سوودی نەبوو پلەی سێم دێتە کایەوە کە جۆرێکە لە توند و تیژی بۆ سەر ئافرەت و سەرەتای ئازار و ئەشکەنجە و گرجی نێوان ژن و مێردا بەڵام نەوەک بە نیازی زیانگەیاندنی زۆر و سەخت و تۆند بەڵکو مەبەستی پێتەمێکردن بێت لەبەر ئەوەشە شەرع دایناوە لێدانێکە سووک بێت و ئازاردەر نەبێت ئالێرەدا بەدگومانی و گەنەگومانێک پەیدا دەبێ کە گوایە سوکایەتی بەشکۆی ئافرەت دەکرێ کەڕامەتی دەڕوشێ تند و تیژی بەرامبەری دەکرێ مافی پێشێل دەکرێ بەڵام دەبێ ئەوە بزانرێ بەکارهێنانی چەک هەر جۆرێ بێ دەبێ کاتێ بێ کە هەموو وەسیلەکان شکست بێنن و هەرچی وەسیلەیەکی یەدەک هەیە سوودی نەبێ و هەندێک جاریش حاڵەتی دەرونی و نەفسی وە هەیە کە ئەمە چارەسەرێکی باشە و هیچ شتێ جێگەی ناگرێتەوە ئەوە بەو شێوەیە بەڵام لە حاڵەتی ئاساییدا کە نەگاتە ئاستی نەخۆشی ئەو کاتە لێدان پێویست نییە و نابێ ببێ تەنها چەکێکی احتیاتیە و بەس و بۆ تنگانە و کاتی پێویست و ئاخر چارەسەرە نابی دەستی بۆ بەرێ نابێ لە یەکەم هەنگاو و سەرەتادا هەبێ بۆ بەوەش دەست پێ بکرێ ئاەتە پیرۆزەکەش پلەبەندی بۆ کردو و لە شوێنی خۆی دایناوە و پێغەمبەری سەروەریش صلی الله عليه وسلم قەدەغەی کردووە لە پیاوان بەکارهێنانی ئەم سزایە و ئەم چەکە مەگەر لە ناچاری و کۆتاتیماری ئەم نەخۆشیە کە هەموو پلەکان سوودی نەبوو ئەو جا دەستی بۆ دەبرێ و زۆریش سەرزنشتی ئەو کەسە دەکات بەکاری دێنێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ نابێ هیچ کەسێک لە ئێوەی باوەڕدار شوڵ بدات لە ژنەکەی وەک شوڵ و قامچی وڵاخ و ئاژەڵی بارەبەر اینجا لە ئێوارە بچێتە لە ژنەکەی و لەگەڵی جوود ببێ بوخاری ڕیواەتی کردووە ئەوە ئەگەر ژن تۆرە بەڵام ئەگەر پیاو بێگوێ و نافەرمان بوو لە ئاستی ژنەکەی ئەو کات قانون و یاسای جیاوازی هەیە وإن امرأة خافت من بعلها نشوزا أو إعراضا فلا جناح عليهما أن يصلحا بينهما صلحا والصلح خير وأحضرت الأنفس الشح وإن تحسنوا وتتقوا فإن الله كان بما تعملون خبيرا سورة النساء آياتي 128 واتە ئەگەر ژنێک هەستی کرد بەوە کە مێردەکەی ئەشقی بووە یان ڕووی لێوەردەجێڕێ قەیدی ناکات هەوڵی پێکهاتن بدەن ئاشتبوونەوە لەو دڕدۆنجیە باشترە خۆشەویستی ماڵی دنیاش لای هەموو کەس هەیە جا ئەگەر چاکە بکەن و خۆ لە هەڵە بپارێزن خوددا لە هەر کارێ دەیکەن ئاگادارە هەندێک کەس وای پێخۆشە لە یەکەم جارەوە داوا بکات کە یەکسانی تەواو هەبێ بەڵام مەسەلەکە مەسەلەی واقع و کردداری و فیتڕیە و لە ناخی بەشەردا هەیە نەوەک مەسەلەکە دادپەروەری و بەزەی و میسالی و بێبنەما و بێڕەنگ و ڕیشە بەو مانایە ئافرەت بێکەم و کوڕی لەسەر زەوی کە بتوانێت لە مێردەکەی بدات و تەنها گەردیلەیەک ڕێزی لەلا هەبێ بەرامبەری و ڕازی بێ کە ژیانی لەگەڵدا بەسەر بەرێ پاش ئەو لێدانە سوکایەتیە لە کام وڵاتی خۆر ئاوای زۆر شارستانی و خاوەنجار و ڕۆژهەڵاتی و دواکەوتو ژنان داوای لێدانی پیاوان دەکەن و لەکوێ ئەم جیهانە شتی و ڕەواجی هەیە بەڵام گرنگ ئەوەیە شەرعی ئیسلام لەسەر ملی دانەناوە کە دەبێ ژن سەر لەبەری تۆران و دردۆنجی مێردی قبول بکات و دەبێ ئەو بارە قورسا هەڵبگرێ لەبەر ئەوە ڕێگەی داوا بەجیابوونەوە هەر کات کەزانی ناتوانێ ئەو بارە هەڵبگرێ ئێمە بەڕوونی لەو هەموو حاڵەتەی کە باسمان کرد لە پێشەوە
باسمان کرد کە یەکەم لە ئەستۆبوونی ئافرەت و بەرپرسیارەتی لە بەرامبەر پیاوەکەی لەسەر بناغەیەکی فش و فۆڵدا نەمەزراوە و زۆر و ستەم و تند و تیژی تێدا نییە بەڵکو زۆر ڕەچاوی بەرژەوەندی گشتی کراوە کە گشتی بۆ ژنیش وەک پیاو بە شێوەی ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ. دووەم زۆربەی ئەو لە ئەستۆبوونەش کە تایبەتە بە پیاو لە بەرامبەردا بۆ هاوتاکەشی دانراوە ئەگەر حاڵەتێ هەبێ کە بۆ پیاو هەبێ و بۆ ژن نەبێ ڕەچاوی ئەوە کراوە کە سروشتی ژن و پیاو جیاوازی هەیە و هەر یەکەیان بە گوێرەی تەبیعەتی خۆی دانراوە و هیچ جۆرە سوکایەتێکی تێدا نییە بۆ ژن. سەیەم لە بەرامبەری ئەو دەسەڵاتەی کە بە پیاو دراوە ژنیش مافی خۆیەتی ئەگەر ویستی ڕەدی بکاتەوە و قبولی نەبێ ئەگەر هەستی کرد لە قبولکردنی تووشی سوکایەتی دەبێ ئەوەشیان جیابوونەوەیە کە باسمان کرد کە حەقی خۆیەتی و ڕێگە پێدراوە هەرچی بەلاوە زوڵم و ستەمبوو قبولی بکات و سێ ڕێگە لە بەردەما کەسایەتی پیاو دەتوانێت یەکێ لەوانە ڕەوا ببینێ ئافرەت دەتوانێت پاچی و بێگەردی و ناموسی خۆی بپارێزێ و لە دەستی خۆی بێ لە ڕێگەی داماڵینی گرێبەندی هاوسەری خولع و کڕینی لە پیاوەکەی ئەوە شەرع ڕێگەی پێداوە بەڵام کەم ئافرەت هەیە ئەم ڕێگەیە هەڵبژێرێ هەرچەندە مافی خۆیەتی و ڕێ پێدراوە و ناو نراوە بە ڕێککەوتن سڵحیان ئەوە تا داوای جیابوونەوە دەکات بە تەلاق چونکە مێردی خۆشی ناوێ و ناتوانێت لەگەڵیدا بژی وەک بیستومە دادگاکانی ئێمە ئەم ڕێگەیە ناگرنە بەر بەڵام ڕێگەیەکە و پێغەمبەر صلی الله عليه وسلم بڕیاری لەسەر داوە و کاریشی پێکردووە و بەشێکە لە شەرع و مەرجی سەرەکی ئەوە ئافرەت واز لە هەموو مافەکان و مارەی و شتێکە بە هاوسەرگیری وەدەستی هێناوە بیجێڕێتەوە بۆ مێردەکەی خۆی کە ئەوەش مەرجێکی دادپەروەرانەیە چونکە ئەو کاتە کە پیاو ژن تەلاق دەدا بە ئارەزووی پیاوەکە ژن هەموو مافەکانی وەردەگرێ واتە ئەو لایەنەی کە داوای تەلاق دەکات کە ژن بێ یان پیاو بێ دەبێ باری زیانەکە هەڵبگرێ چونکە بووەتە هۆی پچڕانی پەتی هاوسەری. ڕێگەی سێیەم ژن داوای تەلاق بکات و مافی وەدەستهێنانی کەلوپەل و نەفەقەی کاتی بەسەربردننی عیددەی هەبێ لەسەر ئەو بنەمایە کە خراپ مامەڵەی لەگەڵ دەکرێ و زیانی بەرکەوتووە و ناتوانێت لەگەڵ پیاوەکەی بە ئال و سەهل بژی ئەگەر توانی ئەوە بسەلمێنێ و دادگاش زۆر ڕقی پەیڕە و دەکەن لەم بارەوە چونکە ئەو مەسەلانەی کە دەچێتە بەردەم دادگا زۆر فێڵ و ساختەکاری تێدایە و کاتێ فەرمان دەدا بە تەلاق کە بەڵگەی زیندوو هەبێ کە ژنەکە ڕازگۆیە و کە ئەوە چەکەکانی دەستی ژنە بەرامبەر دەسەڵاتی پیاو و لە ئەنجامدا هەردوو لایەن وەک یەکوان لە ئەرک و مافدا و زیادە دەسەڵاتی کەس نییە لەسەر ئەوی دیکەیان ئەم بۆ چوونەمان ڕامان دەکێشێ بۆ باسی تەلاق. ئێمەش زۆر چیرۆک و داستان دەبیستین کە لە تەلاقەوە سەرچاوە دەگرێ کە گوایە مناڵەکان و ژنەکەش سەرگەردان و وێڵ و بێسەرپەرش دەبن و دادگا سەرگەرم دەکەن بە کێشەکەیەوە و بەشێکی کۆتایی دێ و بەشێکی دیکەی دەست پێ دەکات. ژنی بەستە زمان لە ماڵ و منداڵی خۆیدا بە ئارامی و بێوەی دەژی و سەقامگیر بووە نەک هەر ئەوەندە بەڵکو ماندوو شەکەت و زەحمەت چێش کاری خۆی دەکات شیری منداڵ دەدات و کاریش بۆ داوای منداڵێکی دەکات لەگەڵ ئەوەیان ماندوو دەبێ و بۆ کاری ئەمەیان سەرگەرم و ئیش و کاری مێردەکەش جێبەجێ دەکات لە ناکاو بێ ئاگادارکردنەوە تەلاقنامەکە دەگاتە دەستی لەلایەن پۆستە چیەوە و لە ڕێگەی دادگاوە بۆچی نازانم تەنها لەبەر ئەوە نەبێ کە بە خەیاڵی نەخۆشی پیاوەکەدا هاتووە ئەم کارە بکات ژنێکی تری دیوە بە گومانی خۆی لەوی خۆی جوانترە یان بۆ ئەم تازە بەتینە و بۆ کۆنەکە ڕۆتینە و جەنابی حەزی لە گۆڕانە یان لەبەر ئەوە داوای ئاو و شیری شێری کردووە لە ژنەکەی و ئەویش بەگوێی نەکردووە یان سست بووە لە چوون بەدەمیەوە ئەوەش لە ڕێگەی ئەم چەکە ترسناکەی لە دەستی پیاودایە کە هەموو کاتگەمە و یاری پێدەکات و هەر کاتویستی غەدر لە ژنەکەی دەکات وەژنی داماوی هەناسە ساردیش بێ ئاگا و ڕەنجدەر و هێمن لەلانە و کولانە و هێلانەی ئارام بێ ئاژاوە و چاوەڕوانی ژیانێکی بەختەوەر بۆ بێچووە زەڕنەقوتەکانی دەکات کە پەڕ و باڵیان دەرنەکردووە. ئەم دیمەنە دڵتەزێنە بوونی هەیە و زۆر کارەسات و خەفەت و بێدادی لێ پەیدا دەبێ و خەڵک باسی دەکەن و لە ناو کۆمەڵدا بەزەقی بوونی هەیە بەڵام چارە چییە؟ ئێ باشە ئێمەش تەلاق لابەرین و قەدەغە بێ چی بکەین لەم کوێرەوەری و ساویلکە ژیانەی تێیدا خزابێتین کە لە ئەنجامی تەلاق کەوتن و تەلاقدان پەیدا دەبێ یان لە کاتی حەرامکردن و قەدەغەکردنی دروست دەبێ. ئەو هەموو کوێرەوەری و کارەساتە مەرگبارەی کە وڵاتانی خاوەن ئاینی مەسیحی کاسۆلیک بەسەریان دادێ کە بەلایەنەوە تەلاق حەرام و قەدەغە و دروست نییە باشە ئەو ماڵە کام ماڵە کە یەکێ لە دوو کۆڵەکەکەی ماڵ یان هەردوو کۆڵەکەکە یەکتریان خۆشنەوێ و ژیانی سەخت و ناخۆش بگوزەرێ لێیان و لەگەڵ ئەوەشدا کۆت و زنجیر و بەندی هەمیشە لە دەست و دەم و پێی ئەو دوولایەنە بێ و ڕزگار بوون مەحاڵ بێ باشە ئەوە دروستکردنی ڕێگەی تاوان و کەتن نابێ
پیاو بتوانێ و مرد بکات بە ئافرەتێکی دیکە و لەگەلی ڕابوێرێ و هەموو شتی لەگەڵ بکات بەبێ مارە بڕین وەژنەی بێزراوی ماڵەوەش بتوانێ هەمان ڕێگە بگرێ و ڕێگری نەبێ و کەس ڕەخنەی لێ نەگرێ ئایا منداڵی ئەم جینگەیە کە پەروەردە و گەورە دەبن و لەم کەش و هەوا پیس و پۆخڵ و هەوری چڵکن و گەڕەدا چۆن دەبن جاقەی دیچیە با ئەوانی ژیانیان وەک ژیانی دایک و باوچیان بێ و شوونەکەن وەژن نەهێنن لەم کەشەدا بژین ئەدی ئەگەروانە ئەو هەموو تاوانی لادان و لە ڕێگە دەرچوون و پەستی و خواریە چیە کە تووشی لادان و پەستی و کەوتنە ناوچاڵی زەلکاوی داوێن پیسی دەبن بەهۆی ئاژاوە و ناکۆچی دایک و باوکەوە کە کاروانی بێکۆتایە و درمە لە یەکترەوە تووشی دەبن دەڵێن مافی پیاو لە تەلاقدا سنووردار دەکەین یانی چی یانی دەبێت تەلاق نەکەوێ تەنها بە فرێدانی سێ تەلاقەکە و بەدەمدا هاتنی تەلاق و دەبێت لە دادگا تەلاق بکەوێ و دادگا دەبێت لە شوێن نزیکی و نزیکی ژن بنێردرێ و لەگەڵ یاندا باس و لێکۆڵینەوە بکەن و قسە لەگەڵ پیاوەکە بکەن و ئامۆژگاری بکەن و هەوڵی ڕێکەوتن و ئاشتی بدەن بەڵکو ئەمە خوایە لە کەلەی شەیتاندا بەزێ و لە ناوخێزانی خۆی بە ئال و سەهل بژی و پەیوەندی ژن و مێردی هەر بەرقەرار بێ خۆ ئەگەر ئەوە سوودی نەبوو لەسەر دەستی قازی و بە قازی وەکیلی نەوەک مێرد تەلاق بکەوێ من بەش بە حاڵی خۆم بە هەر حاڵ لاریم نییە لەم هەنگاوە کە بکەوێتە بواری جێبەجێکردنەوە و بەشێکی ئەم حاڵەش ڕاستپاردەی شەرعە کە دەبێ پرس و ڕابکرێ بە ئەهلی هەردوولا بۆ ئاشکردنەوە و ڕێککەوتن بەڵام هیچ جۆرە سوودێکی تێدا نابینم چونکە شەرعی ئیسلام ئەو احتیاتەی کردووە کە ئەم بەڕێزانە داوای دەفەرمونون بەبێ هەمووشۆی دادگاش گریمان لە دادگا تەلاقی دا و تەلاقەکەش کەوت و شکاو لە جێچوو بەڵام ماوە نیە جارێکی دیکە ڕێک بکەونەوە و پێکەوە بژین بەبێ مارە بڕینی تازە ئەی ئەگەر جارێکی تر کەوتەوە دووبارە مەحاڵە ڕێک بکەونەوە ئەگەر مەیل هەبوو بۆ ڕێککەوتن و دووبارە و پینە و پەڕۆکردنی نیکاحەکە و دووبارەوە پێکەوە ژیان لەگەڵ ئامۆژگاری ژنەکە و بە شێوەیەکی نوێ مارە بڕینی نوێ و مارەی نوێ با ئەوەش بزانین ڕێککەوتن ئەگەر هەبوو پەیوەست نییە بە دادگاوە ئەگەر نەزۆک و بێبەرهەم بوو بۆ قازی چی لە دەستە زیاد لە خزم و نزیک و دەوروبەری پیاوژن بەڵێ هەیە هەندێک گەلانی زۆر شارستانی کە لەسەر یاسا و ئاینی ئیسلام کار ناکەن و تەلاقیش تەنها لە دادگایە و ئامۆژگاری و پند و نەسیحەتیش زۆرە و هەوڵی ڕێککەوتن دەدەن ئایا ڕێژەی تەلاق لەکوێدایە لە ئەمریکادا ئەو ڕێژەیە گەیشتووە تا 140 کە ئەوەش ڕێژەیەکی زۆرە لە جیهاندا و لەوانەش میسر کە خەڵکی باس لەوە دەکەن کە میسر عاشقی تەلاق و نیکاحە یان نیکاح و تەلاقە بەڵام توندڕەوەکانی پیاوان و ژنان ئەوانەی کە دەیانەوێ قازی حکم نەدات بۆ سوودی پیاو بە تەلاقدان مەگەر بە بەڵگەی حاشا هەڵنەگر دەردەکەوێ کە ژن هەیە و ژیان لەگەڵ ئەو جۆرە ژنەش مەحاڵ و نەگونجاو بێ لە دیدی قازیەوە کەوایە ڕێز و کەرامەتی ئافرەت کە ئەوان دەیانەوێ بۆ ئافرەتی بدۆزنەوە لەکوێدایە لەم ڕێگەیەدا باشە ڕێز و مافی ژن لەکوێدا ماوە لە ماڵێکدا کە پیاوەکە ڕقی لە ژنەکە بێ و خۆشی نەوێ و لەو ماڵەدا کە بە ناخێری جانیان پێکەوە دەژین بەیانی و ئێوارە بە ئاشکرا پێی بڵێ تۆم ناوێ و لە دڵی مندا جێگەت نەماوە وەلوتەلا بێ و قسەی لەگەڵ نەکات و لەگەڵ ژنێکی دیکە و بە ئاگادەری ئەم ژنەی خۆی ژیان لەگەڵیدا ڕابوێرێ تخوا ئەوە ڕاستە ژن لەم ژینگە پڕ لە چەرمەسەری و ناکۆچی و ئاژاوەدا بژی ئەوە ئامانجوو مەبەستە کە داوا بکرێ یاسای بۆ دابنرێ و پەیڕۆ بکرێ یان ڕاستە بەم جۆرە ئازار و ناخۆشیەوە ئەم ژنە داماوە دەبێ هەر ئاو ملێ ئەو پیاوە بێ کەڕقی لێ دەبێتەوە و ئەو ژنەش بێویست و خواست و بێدەسەڵات و بێڕێگە چارە یان هەر نەبێ ئەم ئافرەتە داماوە با لە ماڵی مێردەکەدا بمێنێتەوە تەنها بۆ پەروەردەکردنی منداڵەکانیش بێ هەر باشە باشترە بۆ منداڵەکان و بە ڕەحمەتە و باشتر دەتوانێت پەروەردەیان بکات لەوە باشترە کە ئەو منداڵانە جیابن لە دایکیان و لەوەش چاکترە کە ئەم منداڵانە لەم کەش و هەوا تاریک و تام و چێژە بێتامەدا بژین نەخێر ئەم توندڕەوە لاگر و پەرگرانە باشیان نەپێکاوە و مەتەڵەکەیان هەڵنەهێناوە ئەم کێشە بە یاسا و گۆڕینی یاسا چارەسەر نابێ و نییە ئەو یاسایی کە بۆ زەرورەت دانراوە و مرۆڤایەتی لە غەیری ئیسلام هیچ چارەیەکی جگە لەوە نییە و هەر دەبێ وابێ وڵادانی نییە بەڵێ بە پەروەردە چارەسەر دەبێ بە بەرزکردنەوەی ئاستی ڕۆشنبیری و ڕەوانی و دەرونی و گیانی بۆ هەمووان و بۆ هەموو گەل و بە ڕێکوپێکردنی هەست و نەست و خۆڕەوشت هەتا ئەو ڕادەیە کە چاکە و خێر سەروەر بێ خۆشەویستی بناغەی ژیان بێ و پیاویش بە شێوێک ڕابهێنرێ کە بە چاوێکی پڕ لە ڕێز و مەحەبەتەوە تەماشای پەیوەندی ژن و مێردی بکات و بە پەیوەندی پیرۆز و هێژای تەماشابات
دەستبەرداری نەبێ بۆ کەمترین ئارەزووی کاتی و سوکترین حەز. پەروەردەش ڕێگەیەکی دوور و درێژ و سەختە و پێویستی بە کۆمەڵگایەکی تەندروست هەیە کە بە ئیسلامەوە بژی و بە شەریعەتی خوددا کار بکات و بە هەموو کارەکانی بە بەرنامەی ئەو بێ و پێویستی بە مادووبوونی زۆر هەیە لە ماڵ، قوتابخانە، شەقام، سینەما، ڕادیۆ، ڕۆژنامەنووسی و ڕۆژنامەوانی و پەڕا و کتێبوو مزگەوت، لەگەڵ ئەوەشدا ڕێگەیەکی ڕاست و دروست و بێگرێ و کۆسپا. ڕاستە یاسادانان تەنها ئەوەی بەسا کە دادپەروەر بێ و ماف بدات بە هەردوو لایەنی خێزان، ماف بدات بە ژن بۆ جیابوونەوە. هەر کات هەستی کرد ژیان لەگەڵ ئەو مێردەی نایگەێنێتە پێکەوە ژیانێکی تەندروست و تەبا. تەلاقیش بە ئەوە بزانرێت کە حەڵاڵێکی بێزراوی ناپەسندە و ڕەسەن نییە و خوددا پێی خۆش نییە، بەڵام بوونی لە نەبوونی باشترە. بابەینەوە سەر چەند ژنی کە ئەوە شەرع و یاسایەکی نائاساییە و بۆ کاتی ناکا و نەخوازرا و دانراوە و ئەسڵێک نییە کە دەبێت لە ئیسلامدا هەر پەیڕەو بکرێ. سوورەتی النساء ئایەتی 3. وإن خفتم ألا تقسطوا في اليتامى فانكحوا ما طاب لكم من النساء مثنى وثلاث ورباع فإن خفتم ألا تعدلوا فواحدة أو ما ملكت أيمانكم ذلك أدنى ألا تعولوا. واتە ئەگەر لە مەڕکی جاهەتیوەکانەوە لەوە ترسان کە نەتوانن بە تەرزێکی حەق و ڕەوا دەگەڵیان بجوولێنەوە، دەتوانن وازیان لێبێنن و ژنانی تر چەندی خۆتان پێتان باشە و پێتان دەشێن مارە بکەن، دوان بن یان سیان پێکەوە یان چواریش بێ هەڕەوایە. ئەگەر ترستان هەبوو کە نەتوانن ژنەکانتان وەکو یەک تەمەشا بکەن، با یەکێک بێ، یان وەک ئەوانەی ڕاوێرن کە بوونەتا موڵچی خۆتان بۆ خۆ لە غەدر پاراستن، ئەمە کاری پەسەندە. کەوابوو ئەوەی داواکراوە و پەسەندە ڕەچاوکردنی داد و یەکسانیە و ئەوەش دەستەبەر نابێ بە ئاسانی و لەگەڵ ئەوەشدا پەیڕەوی ئەسلی ئیسلام یەکژنیە. بەڵام چەند حاڵەتێ هەیە کە یەکژنی ستەم و نادادپەروەریە و ئەو کاتەش ناچاریە یاسادانان بۆ ئەم حاڵە زەروریە. لەگەڵ ئەوەشدا دەزانین دادی ڕەهانیە لەم حاڵەشدا تەنها بۆ ئەوەیە زیانێکی گەورەتر بە زیانێکی سوکتر پینە بکرێ. گرنگترین حاڵەتێک کە پێویست بە یاسادانان دەکات و ئەو جۆرە چەند ژنیە دەخوازێ، حاڵەتی ڕوودانی شەڕێ لەو شەڕانەیە کە ژمارەیەکی زۆر لە لاوان و گەنجان تێیدا دەفەوتێ و لە ناو دەچێ و دەبێتە خۆراکی شەڕ. تەرازووی بەرامبەری کۆمەڵ تێک دەچێ و ژمارەی ئافرەت زۆرتر دەبێت لە ژمارەی پیاو. ئالەو کاتەدا چەند ژنی دەبێتە زەرورەتی کۆمەڵایەتی و ئابووری و خۆدەربازکردن لە بەدڕەوشتی و داوێن پیسی و بێ سەروبەری خێزانەکان کە هەندێک خێزان بە خێوکەرەکەیان لە ناو چووە و زۆر ژن بێپیا و بێ بەخێوکەر ماوەتەوە و ئافرەت ناچارە کار بکات بۆ ژیان و ژیواری خۆی و منداڵی. بەڵێ ئەوە ئافرەت ژن توانای ژیانی خۆی و خێزانی بەکارکردن دابین بکات، ئەی چۆن پێویستی سروشتی بەشەری خۆی دابین بکات و چۆن ئەو زەرورەتەی خۆی جێبەجێ بکات. ئەگەر ئەمژنە تەرکە دنیا نەبێ و فریشتە نەبێ و حەزی نەفسی و برسیەتی جنسی هەبێ، کام ڕێگە لە بەردەمیدا هەیە جگا لەوەی خۆی بەهاوێتە باوەشی پیاو. هەر پیاوێ هەبێ و لە چرکە ساتێک بە شەو یان بە ڕۆژ ئەوجا حەز و خواستی لە منداڵ و نەوەی نوێ چۆن تێر بکات. خۆ ئارەزوو خواستی منداڵبوونی خواستی شەرعی و سروشتیە و کەس نییە بتوانێ حەزی لێ نەبێ و لە ناو ژناندا زۆر قوڵتر و زۆرتر و خۆشترە وەک لە پیاوان، چونکە ئەوە بوونی ژنە و پەسند و ڕەسەنی خۆیەتی و ژیان تامینیە بەبێ منداڵبوون لە ڕەگەزی مێینەدا. ئێ باشە، ئایا ڕێگەیەکی دیکە هەیە کە ئەم پێداویستیە بۆ بۆ ژندابین بکات، هەر بۆ خودی خۆی و چاویش بنوقێنین لەوەی کە کۆمەڵیش پێویستی بە پاراستن و پارێزگاری هەیە، لە گشت ڕەوشتە بەرزەکان و پارێزگاری بکات لە پوکانەوە و هەڵوەشانەوە و لە یەکتر ترازان کە تووشی هەندێک وڵات بووە لە لیستی ئەو وڵاتانەی دەرهاوێشتە کردووە کە ڕۆڵی گرنگیان هەیە و هەبووە لە مێژوودا. ئایا ڕێگەیەکی دیکە هەیە بۆ جێبەجێکردنی خواستی ژنجگە لە بەشداریکردنی زیاد لە ژنێ لەگەڵ یەک پیاو بە قانونی و شەرعی و بە ئاشکرایی بێشورەی و هەمووشیان مافی یەکسانی و پەسند و ڕەسەنی خۆی هەبێ لە هەموو شت، مەگەر لە هەندێک سۆزی ڕەوانی و دەرونی و کە هیچ دەسەڵاتی نییە بەسەریدا و زیانی بۆ کەسانی تر نییە. ئەوە هەندێک لە ئامانج و خواستی ئیسلام لەم یاسا و ڕێسایی کە دایناوە. لەلایەکی دیکەوە کەس نەیگوتووە بەشداری ژن لەگەڵ ژنێکی دیکە لەگەڵ یەک پیاو نەوەک دوان سیان ئاسوودەیی دەبەخشێ بە دڵ و سۆزی ژنی یەکەم و بەختەوەری دەکات و شادومانە و بارە و دڵخوازی خۆیەتی. بەڵام ئەوە ناچاریە و زەرورەتە. ئەگەر ئەوە و ئەو هاوبەشیە نەکرێ، زیانی زۆرترە لە بێمێردی بێپیاوی بوونی لە نەبوون چاکترە.
هەرچەندە بێکێشە نییە هەندێک حاڵەت هەیە نمونەی جەنگە و تەرازووی نێوان نێر و مێتێک دەچێ بە هەر هۆیەک ببێ چونکە پیاو زۆرتر تووشی ڕووداوی دڵتەزێن و کارەساتی ناخۆشی ئیشکردن و ڕێگەوبان و مەرگ دەبێتەوە بۆ هۆی درم و نەخۆشیە سەختەکان و پیاوان کەمتر بەرگری سروشتی بەدەنیان هەیە لە چاو ژنان بەڵام ئەگەر لە ژمارەش وەک یەک بێ لە نێوان ژن و پیاودا ئەوە چەند ژنی بوونی نییە چونکە ڕێک ناکەوێ گەنجێک بۆ ژن بگەڕێ و کەسی دەست نەکەوێ یان بەرنەکەوێ تەنها لەبەر ئەوە هەندێ لە پیاوان دەستیان گرتووە بەسەر ژناندا و بەشی ئەم نەماوە لەوانەیە لە هەندێک شوێن و کەس و کات و حاڵەتی فەردی هەبێ کە زانایانی شەرع و فەقیهەکان چەند ژنیدا باسییان کردووە و زەرورەتی تێدایە وەک فرەی و زۆری هێزی کاری خێر کە بە یەک ژن داناکەوێ مردوو مراوە و هاوسەرەکەی بەرگەی ناگرێ و تووشی سەرئێشە دەبێ لێرەدایان دەبێ ڕێگەی شەرعی و یاسایی بگرێ و ژنێتر بێنێ یان ئەوە تا دۆست و دڵداری دەرەوە پەیدا بکات بەنهێنی کە ئەو بارەش نادروستە و لەگەڵ کۆمەڵی پاک و خاوێن و ڕەوشی بەرزی مرۆڤ ناگونجێ یان لە حاڵەتێک کە ژنەکە نەزۆک بێ و منداڵی نەبێ و منداڵبوون خواستی بەشەرە و لە دەرونی ئینسان ڕەجی قوڵی هەیە و خۆی لە خۆیدا خواستێکی پەسەندە و هیچ عیب و عار نییە لەو حەزە ئەوەش ڕاستە کە ژن گوناح و تاوانی نییە لەو نەخۆشیە بەڵام کەسی وا هەیە دەڵێ باشە دادپەروەرانەیە بێبەشی پیاو لە منداڵ کە بە زۆر بەسەریدا بسەپێ و ئەو مافەی لێوەربگرێ لە منداڵ چونکە ئەگەر ژنی یەکەم ڕازی بوو ژنی دیکە هەبێ ئەوە باشە و کێشە نییە دەنا دەتوانێت جیابێتەوە لە مێردەکەی ئەگەر زانی ئەو بارەی بۆ هەڵناگیرێ یان هەندێک جار حاڵەتی نەخۆشی هەمیشەی و بیماری قوڕس کە ڕێگرە لە پەیوەندی جوودبوون کەسیش نەیگوتووە کە حەزی جنسی کارێکی خراپە و گەنە لە خودی کارەکەدا چونکە ئیسلام هەموو حەزێکی بەشەری و فیتری و خۆڕسکە وەزیفەیەکی زیندوی پاک و خاوێنی هەبێ لە خودی خۆیدا چاک و پاک و دروستە و پەسەندە و دەبێ بە ڕێگەی شەرعی تێر بکرێ و بۆ چاک و پاک بەکارهێنانی ڕێوشێنی بۆ دانراوە ئەوەی کە بێزراوە و گەنە و خراپە بەکارهێنانی بەڕێوشێنی ناشەرعیە بۆ تاوان و کەتن هەرگیز نەبووە و نابێ بە هۆکاری ڕوخاندنی بەختیاری و خۆشبەختی ئافرەت مەسەلەکە پەستی و بەرزی نییە بەڵکو مەسەلەکە زەرورەتی سروشتیە و هیچ بیانیەک نییە بۆ کەس کە خۆپارێزی لێ بکات بەڵام ئەگەر پیاو بە ئارەزوی خۆی خۆگری لێ هەبوو شوێنی نەکەوت و دڵی ژنەکەی ڕاگرت و بەخواستی ئەو کاری کرد ئەوە کارێکی پەسەندە و چاچی کردووە و سوپاسگوزارە و شوێنی ڕێزە بەڵام خوددا زیادە تەکلیف ناخاتە سەربەندەی خۆی زیاد لە توانای خۆی ئەو جادانان بە ئەمری واقع زۆر چاکترە لەوەی بە ئاشکرا پیاوەتی بکات و چاکە بکات لەگەڵ خێزانی خۆی و لە ژێرەوە لە تاریکی ناپاچی و دزی بکات وەک ئەو وڵاتانەی کە چەند ژنی حەڕام دەکەن و ئەو کارش دەکەن یان هەندێک حاڵەتی بێزاری و نابەدڵی لە مرۆڤدا بوونی هەیە و کەسێک کە ئەوەی تێدابوو ناتوانێت زاڵبێت بەسەریدا و لەسەری خۆڕاگر بێ و بە نابەدڵی هەستێ بۆ کارەکە وەک تێبینی دەکرێت لە هەموو ئەو حاڵەتانەدا مێرد بە ژنی یەکەمی قایل بۆ و حەزناکات بە تەلاق لێجیا بێتەوە وەک وەفاداری بۆ ژیانی درێژخایەن لەگەڵیدا و هەندێ بە ئیختیاری کە نایەوێت تەلاقی ژنەکەی بدات و ئەوەش هەستی ڕەسەن و پاکو و بێگرەیە هەرچەندە نابێتە هۆی بەختیاری ژن بەڵام ویجدانی خۆی ئاسوودە دەکات و ژنەکەش بە نائومێدی و بێکەسی ناژی بەڵام ئەگەر هێڵانەوە ژن بۆ زیان و ئازاردان و فێڵ و ساختەکاری بێ ئەوە حەڕامی ڕوون و بێپەردەیە لای خوددا و هۆکاری تەلاقە ئەگەر ژن داوای کرد ئێمە لە نمایشکردنی ئەم گەلە گومانە نادروست و ناڕاستەدا هەر بەردەوام دەبین و دەچینە سەرمافی کارکردن کە ئەوە حەقێکی ڕەوایە و حاشا هەڵنەگرا و جێگەی گومان نییە ژنان لە سەرەتای ئیسلامەوە ئیشیان کردووە و بە پێی بارودۆخی ژیانی خۆیان کارکردن واڵا بووە لە بەردەستیاندا بەڵام خۆ مەسەلەکە دانان بە حەقدا نییە و بەس چونکە واقع و حاڵی ژن ئەوەیە کە ئیسلام پێی خۆش نییە بە دەرچوونی ئافرەت بۆ هەندێک کاری زەروری کە لەگەڵ بارو لە شوو پێویستی ئافرەت ناگونجێ و کۆمەڵ پێویستی هەیە بەهێزی کار لەلایەکەوە و ژنیش پێویستی بۆ ژیانە لەلایەکی دیکەوە بۆ نمونە پەروەردە و فێرکردنی کچان و نەخۆشەوانی و برینتیمارکردن و پزیشکی ژنانە و ئەو کارانە کە ژن دەیزانێ و شارەزایە و کاری خۆیەتی و بۆ پیاو ناشێ هەر دەبێ ژن کاری تێدا بکات و مەجای ژنە و مافی خۆیەتی لەسەر کۆمەڵگەش ئەرکە تەنها ژن کاری تێدا بکات و هەر ژن تێیدا دامەزرێ و سەربازی ئەو مەیدانە خۆیان بن هەروەک بۆ شەڕ و جەنگ و کاری قوڕز تەنها ژن دەبێ کاری تێدا نەکات و کاری پیاوە
و پێویستی ژن بۆ ژیواری خێزانی ئەوە دەخوازێ بپارێزێ لە دابەزینی هەستی بۆ ژیان بەڵام ئەمە و ئەوەش کە زەرورەتە و پێویستە و ئیسلام حەڵاڵی کردووە بەو بارودۆخە و بەو بەرنامەیە بەڵام ئەگەر یاسا بنەڕەتی ئەوێ کە ژن هەر دەبێت کار بکات و لە ماڵەوە دەرچێ و بڕوا بۆ کارکردن وەک دەوڵەتەکانی ڕۆژئاوا دەوڵەتە شیوعیەکان ئەوە لەلایەن ئیسلامەوە بێوێڵی و نەفامی و گەمژەیە و ئیسلام پێڕازی نییە چونکە دەرکردنی ئافرەتە لە وەزیفەکەی و هەموو گەندەڵی و ناپاشی نەفسی و جەستەی و کۆمەڵایەتی و ڕەوشتی لێپەیدا دەبێ و بووە و بەرهەمی نابێ هیچ عاقلێک لەم دنیاەدا نییە کە بتوانێت گومانی هەڵە و بۆچوونی سەقەتی وا دەربڕێ کە بڵێ پەیکەری لەش و بیر و دەروون و هەست و سۆزی ئافرەت ئامادە نییە بۆ کار و وەزیفەی دایکایەتی و هەر کات بەو کارەی خۆی هەڵنەستا دەبێتە هۆکاری لە دەستدانی وزەیەکی زیندوی ئامادەکراو بۆ کارێکی دیکە بۆ کاری دیاری و مەبەست و لادانی لە ڕێگەی دیاریکراوی ڕەسەن و پەسەنی خۆی خۆ ئەگەر بە ناچاری ئەوەی پێکرا ئەوە جێگەی ڕەخنە و گلەیی نییە بەڵام بەبێ زەرورەتی زۆر و بەبێ ناچاری و تەنها بۆ ئارەزوێکی کاتی و ساتی و نەفامانە و بێعەقلی نەوەیەکی دیاری و زۆر تووشی قات و قوڕی دەبێ کە دەیەوێ سوود لە ژیان بەرێ و نەوەی بەشەر بەرە و نەمان دەڕوا و لافاوی ئاخر زەمان دێتەوە ئەگەر وا کرا و بەم شێوەیە هەنگاونرا ئیتر نابێ داوا لە ئیسلام بکرێ کە ئەوە قبول بکات ئەگەر کردی ئەوە ئەرچی گەورە و گرانی خۆی لەدەست داوە کە ڕوانینە بۆ مرۆڤایەتی کە بوونەوەرێکی زنجیرەی و پێکەوە بەستراوە و نابێ ئەڵقەیەکی ون ببێ لەوانەیە کەسی وا هەبێ بڵێژن ئەتوانێ منداڵیشی ببێ و کرێکاریش بێ و زیادکردنی بەشەر لە ڕێگەی بۆ ڕیش و شەوە بێ و منداڵدانی دەستکرد ئەو کارە دەکات و منداڵ دروست دەکرێ ئەوە قسەیەکی بێمانە و پوچ و بێناوەڕۆکە و هەرگیز خۆی ڕاناگرێ لە بەردەم توێژینەوەدا ڕاستە منداڵدانی دەستکرد دەتوانێت لە ڕووی جەستە و بەدەنەوە کارێ بکات و ئاڕاستەی ژیری و دەرونی زانستی پێ بدات بەڵام ئەی ئەوە نازانن ئەو منداڵدانە بە یەک ڕەگەز ژیانی پێنادرێ و هەرگیز نابێ ئەوەش ڕەگەزی دایکە و خۆشەویستی دایکایەتە و تەنها دایک دەتوانێت بەخێوی بکات و پەروەردەی بکات و کاری ژنە نەوەک غەیری ژن چونکە غەریزەی تایبەتی خۆیەتی ئەو جاکەی لە وزەی شارستانیەتە دێوانە شێتەکە و شیوعیەتە جێلەکە هەیە کە بتوانێت سروشتی خوداکردی بەشەر بگۆڕێ منداڵ پێویستی بەدایکی تەواو هەیە کەس ناتوانێت بەشداری دایکایەتی بکات هەر نەبێ لە 2 ساڵی یەکەم با ئەو کەسولایەنەش برای دایکی و باوچی بێ ئەوە تەنها دایکە کە دەتوانێت کاری لەسەر بکات و بەرهەم بێنێ و پەروەردەی بکات و هەموو پێداویستی و گەورەبوون و گەشەکردنی بۆ فەراهەم بێنێ و هاو ئاواز و هاودەم و هاوهەست و چاودێری و ئاسایشی و گەرمڕاگرتنی لە کۆشی خۆیدا و لە ناو باوەشی گەرم و نەرمیدا بەخێوی بکات ئەگەر دایک نەبوو دەروون و هەستی پڕدەبێ لە گرێ و دوودڵی و دڵەڕاوچێ یەک دایکی میهرەبان و دڵسۆز و کۆش و باوەشی ئەو لەکوێ و 10 منداڵ و 20 منداڵی دیکە بە هەمویان دایکی دەستکرد و پیشەسازی لەکوێ کە لە ناو خۆیاندا هەمیشە شەڕەدەنووک و هەوڵی وەدەستهێنانی ئەم دایکە بێجان و بێڕوحەن و گەورەبوونیان لەسەر چێبڕچێ و ناکۆچی و بەگژیەکداچوون بێ و دڵی ڕق وەک بەرد بێ و بێ سۆز و بێ ئەڤین و بێ خۆشەویستی و برایەتی قەفەسی منداڵدان و بۆڕی دەستکردی منداڵ بوون وەک کاریژن لەوانەیە زەرورەتی کاتی و هەڵاوردە و ناچاری بێ بۆ هەندێ بەڵام هەرگیز نابێ بۆ کاری سەرەکی و سروشتی گەر بە ناچاری و ئەگەر بوو بەکاری ئەسلی ئەوە کارێکی شێتانە و نەفامانەیە و کەسی ژیر و لەسەرخۆ پەنای بۆ نابات کام بەرهەم وەدەستهێنان و کام سوود و قازانج بۆ بەشەر مایەوە پاش بەرهەمهێنانی گشت ئەرکا پیشە سازیەکان ئەگەر پەلاماری بەرهەمهێنانی مرۆڤی لە ئەستۆگرت و بەرە و قڕکردنی سروشتی بێت خۆ لەوانەیە ڕۆژئاوای دێوانە و شێت بیانووی هەبێ لە ڕووی دۆخە مێژووی و جوگرافی و سیاسی و ئابووری ئاڵۆزیەکەی خۆیەوە بەڵام ئێمەی ڕۆژهەڵات و ئیسلام بیانوومان چییە؟ ئایا توانیومانە کار بۆ هەموو هێزی کاری پیاوان پەیدا بکەین و پێویستمان بە دروستکردنی هێزی کاری زیادەش هەیە؟ ئایا هەتا ئەوڕۆ پیاوێکی باوەڕداری موسڵمان باوکیان برا یان مێردیان خزمی نزیک نکوڵی کردووە لە ژیاندنی ئافرەت و پاڵی پێوە ناوە بۆ کارکردن و دەستی پێ هەڵبگرێ و لە وەزیفەی دایکایەتی بۆ ژیان تەماشا بکەن دەڵێن کارکردنی ژن قەوارە و کیانی ئابووری سربەخۆی پێدەدا و بەهۆی کارەوە پارێزگاری لە شەڕەف و کەرامەتی خۆی دەکات و ناچار نابێ بۆ پیاو سەرشۆڕ بکات بەڵام کەی ئیسلام حەڕامی کردووە کە ژن باری سربەخۆیی ئابووری خۆی نەبێ نەخێر کێشەکە لەوەدایە لە ڕۆژهەڵاتی ئیسلامی کێشەی نەبوونی سیستەم و یاسانیە بەڵکو کێشەی هەژاری و بێکاری گشتگیرە کەماوە نییە بۆ ژن بۆ پیاویش کە سەرچاوەی گوزەران و ژیواری هەبێ
و سەربەرزانە کار بکات و بژی کە چارەسەری ئەو کێشەیەش بە زیادبوونی بەرهەمە هەتا خەڵک دەوڵەمەند بێ و تێر بێ و بە ژن و پیاوەوە هەژاری لەناو بچێ چارەسەر ئەوە نییە کە ژن کێبڕچێ بکات لەگەڵ پیاودا بۆ پەیداکردنی کەرستەی ژیان دووبارە دەڵێن و دەڵێینەوە کە بەشداری دوو بەرهەمهێنەر و دوو سەرچاوە بۆ خێزان دەستەبەری زیاترە لە یەک سەرچاوە لەوانەیە ئەوە ڕاست بێ لە هەندێک حاڵەتی تاکە کەسیدا بەڵام ئەگەر هاتە گۆڕەپانی هێزی کارەوە وەلەو شوێنەی کە شوێنی ژنیە دەبێتە پەخستنی کار بۆ پیاو لە ئیشکردن و خێزانی بەختەوەر کەم دەبێتەوە و تەمەڵی و بێخەمی کاری جنسی سست و لاواز دەبێ و دەبێتە هۆکاری تاوان ئیتر کەم عەقلی ئابووری یان کۆمەڵایەتی یان ڕەوشتی پاڵپشتی ئەم ئاژاوا دەگرێ لە ڕاستیدا ئیسلام زۆر بەوردی تێبینی فیتڕەتی بەشەری کردووە و دەزانێت پێویستی کۆمەڵ لەگەڵیدا هاودەنگ بکات ئەو کاتەی کە ئەرچی ژنی دیاری کردووە بە وەزیفەی تایبەت بەخۆیەوە کە بۆی دروست کراوە و بلیمەتی زۆر و بەخشندەی فەڕی پێبەخشیوە و دەستەبەری ژیانی لەسەر پیا و بە ئەرگدانەوە و ماوەی پێنەداوە کردنکوڵی لێ بکات و خۆی لێ ببورێ تەنها لەبەر ئەوەیە کە بە دڵێکی ئاسوودە و بێدڵەڕاوچیە بۆ ژیان و خۆماندووکردن بۆ پەیداکردنی بژێوی و ژیواربژی بۆ ئەوەی بە هەموو توانە وزەی خۆیەوە تەرخان بێ بۆ بەرهەمهێنانی بەشەر کە بە نرخترین بەرهەمە لە هەمان کاتدا ئەم ئەرکەی زۆر گرنگی پێداوە جێگەی ڕێزی تەواوە چاودێری تەواو بووە لای هەتا ئەو ڕادەیە کە کەسێ لەو خەڵکە پرسیار لە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەکات کە چێ لە هەموو کەس شایستەترە بە چاکە لەگەڵکردن و هەڵسوکەوتی جوان لە وەڵامدا فەرمووی دایکت ئەوجا دەڵێن چێی دیکە دووبارە دەفەرموێ دایکت دەڵێن پاشا ئەی چێیتر سێبارە دەفەرموێ دایکت ئەوجا دەڵێن چێی دیکە دەفەرموێ باوکت بوخاری و موسلیم ڕیواتیان کردووە پاش ئەوە ئێمە دەپرسین کە مەسەلە و کێشەی ئافرەت کە دەبێ ژنی باوەڕداری موسڵمان خۆی پێوە خەریک بکات لەکوێدایە و کام ئاوات و ئامانج و نیشانەیەک هەیە کە ئیسلام بۆ ئافرەتی ڕەوا نەبینیوە هەتا پێویستە ئێمە تێکۆشان بکەین بۆ ڕزگارکردن لە ڕێگەی هەڵبژاردن و مافی بەشداری لە پەرلەماندا دەیەوێت سربەخۆ بێ لەبارەی ئابووری و سربەستی هەبێ بۆ کارکردن بەڕاستەوخۆ لەگەڵ کۆمەڵدا بەڵێ باشە ئەوە ئیسلام یەکەم لایەنە کە بڕیاری بۆ داوە و ئەو مافانەی داوەتێ دەیەوێ مافی خوێندنی و زانستی فێربوونی هەبێ بەڵێ ئەوە ئیسلام ئەو مافەی بۆ بڕیار داوە و لەسەری فەرز و ئەرک کردووە دەیەوێ بەبێ پرس و ڕاوێژی خۆی شو نەکات بەڵکو ماوەی هەبێ خۆی دەستگیرانی دیاری بکات و دەیەوێ مامەڵەیەکی ڕێزدارانە و هێژایانە لەگەڵ بکرێ مادام بە ئەرچی ژن و مێردی خۆی هەڵدەستێ و ئەرچی هاوسەری جێبەجێ دەکات و دەیەوێ مافی جیابوونەوەی هەبێ هەر کات هەستی کرد چاک لەگەڵیدا ناجوڵێنەوە ئەو جارش بەڵێ ئیسلام هەموو ئەوانەی بۆ بڕیار داوە و فەرزە لەسەر پیاوان پیادەی بکەن دەیەوێ مافی کاری هەبێ بەڵێ لە ئیسلام ئەوەشی بۆ کراوە یان دەیەوێ حەزی لەیە ئازاد و سربەست بێ لە بەندی و باری و دابەزینی نرخی خۆی بۆ ئاستی نزم ئەو ئازادی و سربەستیە تاکە سربەستیە کە ئیسلام حەرام و قەدەغەی کردووە لەسەر ژن بەڵام لەسەر پیاویشی حەرام و قەدەغە کردووە وەک یەک هەتا ئەو ئاستا کە بڕیاردان لەسەر ئازادی پێویستی بە چوونە ناو پەرلەمان نییە تەنها پێویستی بە هەڵوەشانەوەی پەیوەندیەکانی کۆمەڵ و عرف و تەقالیدی کۆمەڵ هەیە ئەو کاتەش سوک و تڕۆ دەبێ ئەو کەسە و ڕەشۆی بەڕەڵایی و بێپەرژینی دەیباتە ئەو ئاستا نزمەی کەس نایەوێ بۆ هاوسەری ناو پەرلەمان خۆی لە خۆیدا ئامانج نییە وەک جێل و گەمژەکان بۆی چوون و کەسانی بەڕەڵا و بێلانە و کولانە بێ جێگە و ڕێگە ئەوانەی خۆیان تەرخان کردووە بەس بۆ پەرلەمان و کۆبوونەوە بەڵکو ئامانج شتێکی دیکەیە و چوونە پەرلەمان بۆ کارێکی دیکەیە دەی ئەگەر ئامانج و ئاوات و خواستەکان هاتنەدی چ پێویست دەکات لاسایی کوێرانەی ڕۆژئاوای شێت و وێت بکرێتەوە کە هیچ شتێکیان وەک ئێمە نییە و بەها باڵاکانی ژیانی ئەوان وەک لای ئێمە نییە بەڵام لەوانەیە خەڵکانێک هەبن بڵێن کە جا ئێمە ومانان کارمان چیە بەسەر کاروباری جیاواز و نرخ و بەهای جیاوازەوە ئێوەش بڵێن کە بابە گیانباری ژیانی ئافرەت لە ڕۆژهەڵات زۆر خراپە و بێدەنجی هەڵناگرێ و ژنانی ڕۆژئاوا ئازاد و سربەستن و شوێنی شایستەی خۆیان پێدراوە دەبێ ژنانی ڕۆژهەڵاتیش هەمان ڕێباز بگرن و لاسایی ئەوان بکەنەوە هەتا بە تەواوی مافی خۆیان وەدەست دێنن لە ڕاستیدا ئەم قسەیە ڕاستی تێدایە ژنانی وڵاتی ئیسلامی بەگشتی نەزان و دواکەوتون و بێماف و بێڕێزن وەک ئاژەڵ مامەڵەیان لەگەڵ دەکرێ پێتراون بە پیسی هەستی معنەویەوە لە کوێرەوەری زیاتر نزیکن
لەوەی بەختەوەر بن زۆر دەبەخشێ و کەم وەردەگرێ و خۆی بەرز نەکردوێتەوە لە جیهانی غەریزە و ماوەی خۆ بەرزڕاگرتنی پێ نەدراوە ئەوە ڕاستە دروستە بەڵام چێ بەرپرسە لەم ڕاستیە تاڵ و تفتە ئیسلام و بنەماکانی ئیسلام ئەوەی کە ڕاست بێ ئەمبارە خراپوونە لەبارەی کەژنان لە ڕۆژهەڵات بەدەستیەوە دەناڵێنن دەگەڕێتەوە بۆ هەندێ باری نالەبار و ناهەمواری ئابووری و کۆمەڵایەتی و سیاسی و دەرونی کە دەبێ ئێمە بەسەری بکەینەوە و لەسەری بدوێین بۆ ئەوەی بزانین لەکوێوە هاتوون و سەرچاوەی ئەم گەندەڵکاریە کوێیە و بەرچاو ڕوون بین کە نیاز و خواستی چاکسازی و پاکسازیمان هەیە ئەم هەژاریە بێزرا و ناشرینە کە ڕۆژهەڵات بەدەست و کەڵبەیەوە دەناڵێنێ لە چەندنەوە و پشتێکەوە هاتووە ئەم ستەم و زوڵم و زۆرەش کە لە سەرباری کۆمەڵایەتی بارکراوە کە هەندێک خەڵک خنکاوی ڕابواردنی پیس و گەرم و نەرم و چەور و قایم و کەڵەکە تێدا دەژین و خەڵکی جگا لەوانەش زۆر بە زەحمەت لوقمەنانێ و بەرگە شڕ و جلەکۆنێ عەوڕەت و شەرمگەی خۆی پێدەشارێتەوە ئەم خنکاندن و دەست لەسەر دەمدانانە و زمان بەستەش کە سیاسەت و ڕامیاری کاربەدەست و دەسەڵاتداری توێژێکی جیاواز لە توێژی خەڵکە سڤیل و داماوەکەیە ئەو چینەیە کە هەموو مافوو حەقی خۆی هەیە بەڵام ئەرچی لەسەر نییە خەڵکە ژێردەستەکەش هەموو ئەرک و ماندووبوونی هەیە بێبەرامبەر ئەو تەم و مژ و تاریچە چڕ و خەستە و ئەو هەموو ماندووبوونی هەست و دەمارگرژی دەرونیە کە ڕەشایی گەل و بۆرە خەڵکەکە لەبەر ئەو هۆیانەی باسکران ئەوانە هەمویان سەرجەم بەرپرسن لەو بارودۆخەی کە ژن تێیدا دەژی و لەو پەستی و خواری و چەوسانەوەی لە جێژاویدا ژیان بەسەر دەبن ئەوەی پێداویستی سەرەکی ئافرەتە سۆزە ڕێزا خۆشەویستیە لە نێوان خۆی و پیاویدا ئەو سۆز و خۆشەویستیە چۆن شین دەبێ لە هەژاری بڕستر بڕ و دەمکوتکردنی بە ئازاری کۆمەڵ خۆ تەنها ژن قۆچی قوربانی نییە پیاوی شەریکە بەشە لەوەدا هەرچەندە بەڕواڵەت پیاو لەو چاکترا ئەو کات پیا و مامەڵەی خراپ و توندوتیژی دەکات لەگەڵ ژن و دەیچەوسێنێتەوە چونکە دەیەوێت تۆڵەی قەوارەی لە دەستووی خۆی بکاتەوە لە دەرەوە تووشی بووە ئەو قەوارە پەست و سووک و تڕۆیە کە هەژاری بەدەستی سەرکار و کوێخاو مختار و خاوەن مولکەوە بەسەریدا سەپاوە یان ئەو سوکایەتە کە بەدەستی عەسکەر و پۆلیس و سیخوڕ و ئەفەندی و خاوەن کارگە و ڕۆژانە تووشی دەبێ یان ئەو گەمە و گاڵتە و سوعبەتە بێتام و بێڕێزەی کە سەرۆکی دەستگا و فەرمانگا بەسەری دێنێ ئەوانە پیاوی تووشی پەستی و نەبوونی و گرانی کردووە ئەو هەموو بارە قورسە و ئەم هەموو زوڵم و زۆرەی کە بارکراوە لەسەر شانی پیاو ناشتوانێ ڕوبەڕووی بێتەوە و زاڵ ببێت بەسەریدا و چاری ناکات شکاوەتەوە و بەڕقێکی شاراوە و خەست و خۆل لەسەر ژن و منداڵ و هەرکەس کە ئەم داماوە لێی بەرپرسە ئەم هەژاری و کەم دەستیا کافر و نەفرەت لێکراوە کە هەموو کۆمەڵی گرتووەتەوە و پیاوی ماندوو شەکەت کردووە نوزەی لێ بڕیوە و باری دەرونی دەمارگرژ و تند کردووە ماوەی نادات کە هەست و سۆزی ئادەمیانە و خۆشی و مامەڵەی مەردانە لەگەڵ کەسانی بەرامبەر بکات و لە ناو خۆشیدا وزەی ئەوەی پێنەماوە کە توانای چاوپۆشی هەبێ لە هەڵەی بچووکی خەڵک و ماوەی نادات کە خۆگر بێ لەسەر گلەی و گازاندە و داواکاری ژن یان هەر نەبێت چاوپۆشی لە تووڕەبوونی بکات ئەم هەژاری و داماویە بووەتە هۆکاری ئەوەی کە ژن ببێتە کۆیلەی پیاو ژنی داما و بەستەزمانیش قبولی ئەو هەموو زوڵم و زۆرە دەکات چونکە هەر نەبێ لە بێکەسی و بێلانە و کولانە باشترە هەر ئەوەشە کۆت و بەندی لە دەست داناوە کە ناتوانێت داوای مافی شەرعی بێدراوی خۆی بکات کە پیاو لە شوێنی خۆی ڕابگرێ ئەو ژنە هەمیشە لە دڵڕاوچێ و ترس و لەرزدا دەژی کە لەبەر هەژاری تەلاق بدرێ و مناڵەکانی بکەونە کۆڵانەوە ئەو کات چی بکات چێ بەخێوی بکات لەوانەیە منداڵەکان لای باوچیان بژین ئەی ئەم چی بکات چێ هەیە دەستبەرداری ژیانی بێ خزمەکانی هەژارن داماون توانای ژیانی خۆیان نییە و قورسە ئەوانیش هەژاری دایڕزاندون و نایانەوێ لە مێردەکەی جیابێتەوە نەوەک باری سەرشانیان قوڕستر بێ لەبەر ئەوە ئامۆژگاری دەکەن کە زیان نەبێتەوە و قبولی هەموو نەبوونی و ستەم و سەرنەوی بوونی مێردانەی بکات ئەوە یەک ئەمە و لە کۆمەڵگەی دواکەوتوشدا کە ڕۆژهەڵات ئەو ڕۆ بێگومان دواکەوتووە چونکە خۆی ون کردووە ئامانجی بزر کردووە خۆی لەبیر کردووە و هەناسەی بڕاوە لە ناو تاریکیدا لە ناو کۆمەڵگەی دواکەوتوشدا بەها باڵاکان لە مرۆڤدا ون دەبێ و چاکە و باشە تەنها بریتی دەبێ لە هێز بە هەموو وێنە و شکڵەوە ئەو کاتەش لاوازی و کەم دەسەڵاتی دەبێتە بیانووی سوکایەتی و بێڕێزی ئەوجا ئەگەر پیاو بەهێزتر بێ لە ژن و بە سوک کەمی تەماشا بکات لەبەر ئەوەیە خۆی گلۆر بۆتەوە و بۆ خواری و پەستی و توانای نەماوە خۆی بڵند بکات بۆ ئاستی بەشەر کە ئینسان ڕێزی ئینسان بگرێ چونکە ئینسانە و لە ڕەجی خۆیەتی مەگەر خاوەن سەروەت و سامان بێ
ئەو کات ڕێزی هەیە چونکە خاوەنی وەسیلەی ژیانە و هێزە و دەسەڵات لە کۆمەڵگەی دواکەوتوودا بەم شێوەیە مرۆڤ دادەبەزێ بۆ غەریزەکانی نزیک لە ئاژەڵی و بارێکی نایاسایی هەوەسبازی ماڵ دەکێشێ بەسەر خەڵکدا و ژیان دەبێتە خۆسازدان لەگەڵیدا و خولانەوەی لە بازنەیەکدا و ئەو کاتەش ئافرەت لە دیدی پیاودا دەبێتە کوتاڵ و شتومەچی ڕابواردن و پیاویش بە هەمان شێوە بەڵام کەمێ هێز و پێزی تێداماوە و تەنها لە بیری خۆیدا دەژی بۆ خۆی ئەو کاتەش چاکەیەکی دەرونی و جانی و ژیری نامێنێ کە پەردەیەکی مرۆڤایەتی مەزن بدرێ بەسەریدا کە مایەی ڕێز بێ ئەو جا کەلاقەکردن لە ژیانی ئاژەڵی جۆرێک دەبێ لە دەسەڵاتی نێر بەسەرمێدا ئالەم کاتەدا تێکەڵەیەکی قێزەون و پست کۆ دەبێتەوە کە هەستێکی دەسەڵات و توانای نێرە و بەسەر مێدا کاتی کارکردن کە پشتگوێخستنی و گرنگی پێنەدانیەتی پاش لێبوونەوە لە ژینگەی دواکەوتوودا پەروەردە و فێرکردن فەرامۆش دەکرێت چونکە وەک دەردەکەوێت لە ناوەڕاستی نەزانین و قات و قوڕیدا پەروەردە و فێربوون دەبێتە جۆرێک لە ڕابواردن و خۆشگوزەرانی و خەڵکی خوداپێدا و دەڕوانێ و چاوەچاویەتی بۆ خوێندن تاکە وەسیلەیەک کە مرۆڤ دەکاتە مرۆڤ و لە حیوانی جیا دەکاتەوە هەر کات نەبوو یان هەبوو بەڵام ناتەوا و سەقەت بوو ئەو کات خەڵکەکە دەکەونە پەرستنی ئارەزوەکانیان و کێشانە و پێوانەی ژیان بە ئارەزوبازی دەکرێت لەم ژینگەدا دایکی کارکەر بێ ئاگا لە خۆبوونی خۆی هەوڵی ئەوەیە هەست و سۆزی پیا و گەندەڵ و خەنەڵ بکات و ڕوانینی بۆژن پۆخڵە بکات و ڕەنجی ملهوڕی و ستەم و بێدادی زاڵ بکات بەسەر خۆیان چونکە ئەو دایکە منداڵەکەی بە ناز و نوک فێر دەبێ و سنووری ژیری نامێنێ و لە خەت دەردەچێ و وای فێر دەکات کە دەبێ قسە و داوای ئەو فەرمانڕەوا بێ و دەبێ گوتاری ئەو هەمیشە جێبەجێ بێ ئیتر هەڵە بێ یان دروست فێری ئەوەش دەبێت کە نابێت چوارچێوە و پەرژین هەبێ بۆ هەوەس و ئارەزوەکانی و هەرچی فەرمانی هەیە دەبێت لەسەر کەسانی تر بچەسپێ وەلەو ئارەزوو بازەی ئەوەوە سەرچاوەی گرتووە خۆ ئەگەر کۆمەڵگەی دەرەوەی ئەم ژینگەیە لەگەڵ تێکچوونی و ناسەقامگیری دژی وەستا درا لەو جەڕ و مەنگەنە و ماوەی نەدرا بە زەوقی ئەو بێ کە ناجۆرە یان جۆرە ئەو کات ئەو پیاوەی ئەم ژینگە پۆخڵە هەموو کارەگەنەکانی باردەکات لە کەسانی دیکە جا ئەوانە پیاو بێژن بێ منداڵ بێ بەڵێ ئەوانە دیارترین سەرچاوەی گەندەڵی و بۆگەنیە لە کۆمەڵگەی ڕۆژهەڵات هەر ئەوانەشە کە کێشە و ئاریشەی بۆژن دروست کردووە و لەبارێکی خراپ و سوکدا دایناوە بەڵام کام لەم هۆکارانە لە ئیسلامەوە سەری هەڵداوە و کامەیان بەباشی لەگەڵ کاکڵە و پوختەی ئیسلامدا ڕێک دەکەوێ هەژاری ولاتی ئەرێ باشە ئەوە ئیسلام نەبوو کە کۆمەڵگەی بەرز کردەوە بۆ ئەو پلەیە کە هەژاری بوونی نەما و گۆڕی و کەسێکی دەست نەکەوت کە لە سەردەمی عومەری کوڕی عەبدولعەزیزدا داوای زەکات بکاتیان وەری بگرێ ئەوە ئیسلام بوو کە لە هەموو جیهانی ئاوەدان جێبەجێ دەکرا و ئێمەش ئەوڕۆ داوای جێبەجێکردنی دەکەین ئەو دەستور و یاسایە کە ماڵدا بەش دەکات زۆردار پەروەرانە لە ناو هەموو چینەکاندا بۆ ئەوە سامان هەر لە دەستی دەوڵەمەندی ئێوەدا نەبێ ئاستی ژیانی هەموو توێژەکان لە یەک نزیک دەکاتەوە نەڕابواردنی بێسنوور و نەبێ بەشی بێتام و ناڕەوا هەژاری و نەبوونی و خۆشناوێ و هەوڵی لابردنی دەدا هەژاری هۆکاری سەرەکی و یەکەمە لە کێشەی ئافرەتی ڕۆژهەڵاتدا ئەگەر لاچوو لە ناوبرا گرێ کوێرەکە دەکرێتەوە و ئافرەت هەز بەبوون و ڕێزی خۆی دەکات ئیترکەی و لەکوێ پێویستە ئافرەت ڕەنج و زەحمەت بکێشێ بۆ پەیداکردنی لوقمەی نان و ژیان هەرچەندە ئەگەر ئەوەش بکات حەق و مافوو بەشی خۆیەتی بەڵام بەرزبوونەوەی ئاستی سامان و دارایی کۆمەڵانی خەرک بە شەمیراتی بەرز دەکاتەوە و دەتوانێت تەنها بۆ خۆی بێ و بەشی کەسی نێنەدات و ئەو کاتەش دەبێتە جێگەی ڕێز و حرمەتی پیاو هاندەر کە پارێزگاری لە مافی خۆی بکات کە هەندێک جار دەستی لێ هەڵدەگرێ لە ترسی هەژاری و نەبوونی بەخێوکەر ئەرێ بەڕاست ئەوە ستەمی سیاسی و ڕامیاری نییە کە کۆت و زنجیری پیاوی کردووە ڕقی ئەستور و پەنخواردووی خۆی بەسەر ماڵ و ژن و منداڵدا دەڕژێ ئەی ئەوە ئیسلام نەبوو کە شۆڕشی بۆ دژی ستەم و بانگەوازی ئەکرد دژی ستەمکاران ڕاوەستن ئەی ئەوە نییە لە پێگەیاندنی خەڵکدا فەرماندەر و فەرمانبەری وای دروست کردووە کە عومەر بڵێ ئەها خەڵکی نەگوێ بگرن بەگوێم بکەن و بەقسەم بکەن کابرایەکی لێ ڕاست دەبێتەوە لە باوەڕداران و دەڵێ نەخێر ئێمە گوێ ناگرین و بەگوێت ناکەین و فەرمانی تۆ جێبەجێ ناکەین هەتا پێمان نەڵێ ئەو کەوا و تازەیەت لەکوێ بوو کە بەسەری جلەکانەوە لە بەرد کردووە بەڵام عومەر تووڕە نابێ و هەڵناچێ و زۆر بە نەرمی و ناسچی دەستخۆشی لە کابرای خاوەن پرسیار دەکات و بۆیشی ئەکاتەوە هەتا دڵنیایی پێدەبەخشرێ و دەڵێ ئێستا بفەرموو فەرمان بدەن و ئێمەش فەرمانتان جێبەجێ دەکەین ئەوە ئیسلامە کە زەوی بۆ یەکەم جار بەخۆیەوە دیوێتی و ئێمەش ئەوڕۆ داوای دەکەین ئەگەر جێبەجێ کرابایە
دەمگرتن لەسەریان چۆن دەمایەوە و چۆن ڕقوقینە پەنجی دەخواردەوە و مامەڵەی حاکم بۆ ژێردەستی خۆی مەشخەڵی ڕێگە دەبوو هەموو کەس پەیڕەوی کردبایە پیاویش لەگەڵ ژن و منداڵەکەی پەیڕەوی کردبایە بۆ دادوو خۆشەویستی و برایەتی ئەدی ئەگەر ئەوە نییە بەها بەرزەکانی مرۆڤایەتی ڕووخەودا بەزیوە ئەی ئەوە ئیسلام نەبوو کە بۆ ئەوە هاتووە دەست بدا تا باڵی مرۆڤ و لە چاڵی نەفامی دەری بهێنێ و بەها و نرخ و شکۆی بۆ دابنێ و هەموو بۆ هەموونەوەی ئادەم بن بەڕێزترین کەسانێ لە ئێوە لای خوددا ئەوانن کە زۆر پاک و خاوێن و پارێزگارن نەوەک ئەوانەی کە زۆر دەوڵەمەند و بەهێز و خاوەن دەسەڵاتن ئەو کات کە نرخ و قیمەتی بەشەر بەرز کراوە بۆ ئەم ئاستا نزمی و سوکایەتی بە ژن چۆن دەمێنێ چونکە لاوازە بەڵکو ئەو کاتە کێشانە و پێوانە بۆ مرۆڤایەتی مامەڵەی پیاوە لەگەڵ ژن کە ئەو تەرازویە پێغەمبەر صلی الله عليه وسلم بەڕوونی دایناوە کە دەفەرموێ باشترین کەسی ئێوە ئەوانەیە چاکترن لەگەڵ ماڵ و منداڵ و خێزانی من خۆم چاکترین کەسم بۆ خێزان و منداڵم مەبەستی پێغەمبەر صلی الله عليه وسلم خێزانە بەڕێزەکانە بە تعبیری عەرەب و بەم وشە بەرز و بە نرخانەی پێغەمبەر صلی الله عليه وسلم کاریگەری یەکجار قوڵی لە دڵ و هەستی خەڵک دروست کرد ئەو کات کەس هەبوو بتوانێت کە مامەڵەی خراپ لە بەردەستی خۆی بکات ئەگەر کردبای تووشی گرێ و گرژی و دەرونی و ناکۆچی ویژدانی خۆی دەبوو خۆی لە پلەی نزمی ئادەمی دەبینی دەیکەوایە دابەزینە بۆ عالەمی تێرکردنی غەریزە ئەرێ ئەوە کەی ئیسلام ڕێگەی داوە بە خەڵک کە لەسەر ئارەزوو بازی و غەریزە پەرستی بێبەند و باوبێ ڕێککردن و وشکەڵکردنی هەموو ڕەوشتەکانی ڕاستە ئیسلامدان دەنێ بەبوونی غەریزەکان و بە ئاشکرا پێناسەیان دەکات بەڵام نایەوێ بەخواستی بێقەید و شەرت و بەدابەزین بۆ ئاستی نزم و ناشەوێت دەمکوت و کۆت و زنجیری بکات و خەڵکەکە وەک تۆپی یاریکردن بێ یان دەلاقەیەک بێ تەنها لەوێوە تەماشای ژیان بکەین هەردوو لای پەسند نەکردووە ئەوە نییە پیا و ژنی ناچار کردووە کە هەردوو لایەن بە ئەرچی ژن و مێردی خۆیان ڕابن و کاری پێویستی یەکدی جێبەجێ بکەن بەو کارەشی مرۆڤی گەیاندۆتە ئاستێ کە دابەزین نەبێ بۆ سەرنەویکردن بۆ غەریزەکان بەڵکو مەبەست و خواستی ئیسلام لەم کارە ئەوەی کە مرۆڤ پێداویستی خۆی و وزەی خۆی بە شێوەیەکی ڕێک و پێک و بێزیاد و بێکەم جێبەجێ بکات و هەمیشە لەسەر گەرمکردنی خۆی نەبێ بۆ ئەنجامدانی خواستەکانی غەریزە و کەمێک خوو بدەنە بەرهەم و کار و هونەر و خوداپەرستی و غەریزەکان پاڵیان پێوە نەنێن بۆ تاوان و کاری ناشەرعی و دوور لە ڕەوشت بەڵام هەرگیز ماوەی نەداوە بە خەڵک کە ببنە کۆیلە و ئەڵقە لە گوێی ئارەزوو و دووریان بخاتەوە لە ژیانی مرۆڤایەتی خەریکبوونی پیا و بە جیهاد بۆ خوددا کە جیهادێکی هەمیشەی و نەبراوەیە و خەریکبوونی ژن بە جیهاد لە مەجالی خۆیدا کە بەخێوکردن و پەروەردەکردن و چاودێریکردنی مناڵە بۆ ئەوەی هەردوولای ژن و پیا و ئامانجی دیاریکراوی خۆیان هەبێ لە سنووری هەردوولایەنی پێویستەکان و ئارەزوەکاندا دەیکەوا بوو لەوانەیە خەتای خراپی پەروەردەبێت من ڕجاو تکام وایە کە زاتی ئەوەی نەبێ کە ئەوە بە ئیسلام بڵێ چونکە قورئان و فەرمودەکان بەگشتی هەمیشە بانگەوازی پەروەردەکردنی هەست و بیر و دەروونە و فێری خۆگری و پەیوەند بەداد و ڕێزی بەرامبەر دەکات و هەرچی بۆ خۆی دەخوازێ بۆ خەڵکی دیکە بخوازێ ئەو تەقالید و لاساییکردنەوەیە کە نووسەرانی ئەوڕۆ باسی دەکەن کە گوایە هەر ئەوە هۆکاری دواکەوتنی ژن و بەرجی ئاژەڵەوانی و سڕبوون و کەمزیقلدانی و نەفامی لێدەنێن ئاخۆ ڕاستی و حەقیقەتی لەکوێدایە هەرگیز تەقلیدکردن دژی زانست نییە نەیاریکاری بەرهەمهێنەر نییە و بەرپەرچی مامەڵەی پاک و چاک ناکات لەگەڵ کۆمەڵ داخۆ عیب و عاری لەکوێدایە و زیانی چییە ئەو تەقالیدەیە کە دژی بەڕەڵایی و بێبەندوباوی و گەندەکاری وەسووک و تڕۆی و دەرچوون لە ماڵ وەک بووکەش و شەو لە ماڵی شەوە وەک پشیلەی مەتباخ تەنها بۆ هەڵخەڵەتاندن و چەواشەکاری و فیتنەجێڕی وەتوانەوە و سەرنانەوە بە نائومێدی و کەس نایەوێ ئەوانە بکاتە هاوسەر و دایکی منداڵی ئایا پێشکەوتنی ژن و ڕێز و شکۆی لەوەدایە ئەوە چەیە کە بڵێ تەنها ڕێگە بۆ تێرکردن و هێڵە ساوای کەسایەتی ژن و فێرکردنی بۆ ئەزمموی باش و چاک ئەوەیە کە خۆی بەهاوێتە ناوقوڕاوی لە خشتەبردن و زەلکاوی فریودان و زۆر بە سوچی و بە ئاسانی خۆی بەهاوێتە باوەشی گەنجان و پاش کەمێ بزانێ کە خۆی بە سوچی داوە بەدەستەوە و بۆی دەرکەوت ئەو هەتیوە دەمڕوتە کابراایکی پەست و جێوێڵە و تەنها بۆ ڕابواردن و فریودان و لە خشتەبردن سەری کردووەتە کەلاکی ئەو ژنە و بە هیچ جۆرە ڕێز و حرمەتێ قایل نییە بۆ ژن و ئەوجا ناچار دەڕوا بۆ لای گەنجێکی تازە وەک چیژانی ڕۆژ ئاوای زۆر شارستانی و ژیاری و ساف و لوزدار چێ هەیە ئەم قسەیە بکات
مەگەر ئەو کەسانەی کە دەیانەوێ کاری فاحشە و زینا لە کۆمەڵگا بڵاو ببێتەوە تا ئارەزوو نزمەکانیان بە ئاسانترین ڕێگا بەدەست بێنن. باشە وەزیفەی پەروەردە و فێرکردن چییە و چۆنە؟ ئەوە نییە کە دەبێ شارەزایی توانە و تاقیکردنەوە و ئەزمموی بیردۆز باشیەکان هەر نەبێ بۆ کاروباری ژیان خۆی. ئەیشوکردن و گرێبەستی هاوسەرگیری و پێکەوە ژیانی حەڵاڵ و زوڵال ئەوە نییە کە بە تاقیکردنەوە و فێرکردنی پاک و بێفێڵ کە خەڵک پێ بگەێنێ و فێری عەقڵ و ژیریان بکات. لە میسردا نووسەرێکی ناموسڵمان هەیە، هەموو هەفتەیە لە ڕۆژنامەیەکی هەفتەییدا دەنووسێ و بەتانە و تەشەر چرنوک لە ئیسلام دەدا و بە هێما و ئاماژە و هەندێک جاریش بە ئاشکرا و بێ پەردا دەیەوێ ئیسلام بریندار بکات و هەمیشە و بێماندووبوون بە ژنان دەڵێ. دەیزوو بەزوو سەرپۆش و لەشپۆش لابەرن و دەست هەڵگرن لە تەقالیدی ڕزیوی کۆن و وەرنە دەرەوە تێکەڵ بن بە ژیانی پیاوان و بێترس بن لە هیچ مەترسن. دەی هەتا درەنگ نەبووە بڕۆنە ناو کارگە و بازاڕ و دوکان و کار بکەن بۆ پێویستی ژیان. ئەوە مەکەن بەڵکو تەنها بۆ تەنگ هەڵچنین بۆ تەقالیدی کە ئێوەی حەبس کردووە لە چواردیواری داناون بۆ دایکایەتی و منداڵبوون و زیادبوونی بەشەر. ئەم نووسەرە دەڵێ ژن کە بەسەر شەقامدا دەڕوا و سەری داخستووە و بۆ زەوی دەڕوانێ ئەوە بڕوای بەخۆی نییە و پڕ بەدڵ لە پیاو دەترسێ و دڵی پڕ لە پەژارەی کۆمەڵە. بەڵام ئەگەر خۆی تاقی کردەوە کە ناترسێ و باشی نییە سەری بەرز دەکاتەوە و تەحەدای پیاو دەکات و دوو چاوی تیژ و نەترس و ئازاد دەڕوانێ ڕوونکردنەوە. ئەم کابرایە ناوی سەلام موسایە و بە هەموو ژیانی هەر خەریشی تانە و تەشەرە لە ئیسلام و گاورە و لەگەڵ جورجی زەیدانی هاوبیری بە گەرمی ئەو ڕێگەیە دەگرن دژی ئیسلام. دەگەڕینەوە سەر بابەتەکەمان. لەم لاشەوە مێژوو باسی شێرەژنێ دەکات کە دایکی باوەڕدارانە و حەڕەمی پاک و بێگەردی پێغەمبەر صلی الله علیه وسلم عائیشەی کچی ئەبوبەکر ڕەزا و ڕەحمەتی خوددا لە خۆی و لە باوچی هاوبەشی سیاسەتی گشتگیری کردووە لە سەرەتای ئیسلامەوە و سەرکردەی سوپای کردووە و لە شەڕدا بەشداری کردووە لە ژێر چارشێ و سەرپۆشەوە گفتوگۆی کردووە لەگەڵ خەڵک و هەموو ڕێنماییەکانی شەرعی ژنان لەوەوە وەرگیراوە. چاو دانەواندن و چاوگرتن ڕەوشتێ نەبووە تەنها تایبەت بە ژن بێ. مێژوو باسی دەکات کە پێغەمبەر صلی الله علیه وسلم لە هەموو کەس بە شەرم و حیاتر بووە و ئابڕوو بەرزتر بووە. تۆ بڵێ ئەویش باوەڕی بەخۆی نەبوو بێ و ئاگاداری پەیامی ئیسلام نەبوو بێ کە بۆ ڕزگاری بەشەری هێناوە. هەتاکەی نووسەرە هیچ و پوچەکان واز لەم قسە بێتام و پوچانە ناهێنن. ڕاستە ئەو ڕۆژن لەبارەکی نالەباردا دەژی، بەڵام ڕێگە چارە ئەوە نییە کە ڕێگەی ژنانی ڕۆژئاوا بگرێ کە ئەوان باردۆخی تایبەت و بۆچوونی خۆیان هەر لادان بە خراپ نازانن. ڕێبازی ئێمە بۆ چاکسازی و پاکسازی و لابردنی هەڵا لە ژیانی ژندا لەگەڵ پیا وەک یەک گەڕانەوەمان بۆ ئیسلام ڕێبازمان ئەوەیە کە ژن و پیاوە بانگ بکەین بە گەنج و پیر، کوڕ و کچ بگەڕێنەوە بۆ ئیسلام و شەریعەتی ئیسلام پەیڕەو بکەن و بەڕاستی باوەڕیان هەبێ بەم مەسەلەیە. ئێمە شەرت بێ ماندووبوون و هزر و بیر و هەست و سۆزمۆن بۆ ئەوان بێ. ئەو کاتەش کە پێکەوە باوەڕ دێنین و کار ئەکەین بۆ ئەنجامدانی بیر و باوەڕەکەمان و ئیسلام دەبێتە حاکم، دەستور و هەموو شت دەگەڕێتەوە بۆ ڕاستە ڕێ و نەزۆر و نەستەم و نەچەوسانەوە و نەلادان نامێنێ. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات.